ئەم کاتان باش بینەرانی کەناڵی هیوە لە بەرنمەیەکی تایبەت تا ڕاستەوخۆ لەگەڵتانین لەم بەرنمەدا گفتوگۆ لەبارەی بڕیارەکانی دادگای ئیتیحادی دەکەین بە بەشداری هاوڕێیان دکتۆر ئالان ممتاز سنووری نووسەر و دکتۆرا لە زانستی سیاسی لە زانکۆی میزۆری لە ئەمریکا و هیوا عومەر نووسەر ڕۆژنەوان بەخێر بێت. هەر بژیت گیانەکە. سڵاو کاک ئالان مامۆستا ئالان لە تۆ دەست پێ دەکەم. خوێندنەوە چییە بۆ ئەم بڕیارەی دادگای ئیتیحادی لەسەر گرێبەستەکانی نەوت و لەسەر ئەو بڕیارانەی لەسەر دۆسیەی نەوتی کوردستان دەری کردووە؟ گیانەکەم ینی لەوە دەست پێکەم بەڵێ من نزیکەی 10 ساڵ زیاترە لەسەر ئەم مەوزوعە نووسم. 10 ساڵە ئەڵێم ئەم عەقدانەمان بە پێی دەستوری عێراقی کە بەشێکین ئێمە لە عێراق و دەستورە بە شکڵێکی زۆر چالاکانە کورد بەشداری لە داڕشتنیە کردووە، تەنانەت لە حەجمی خۆیان گەورەتر بوون بەشداری کورد لە نووسینەوەی دەستوری عێراقیە. بەپێی ئەم دەستوری عێراقی کە ئێوە خۆتان نووسیوتانە ئەم عەقدانە ئەم یاسایەمان دەستوری نییە. باشە پرسیارێ لێرە یعنی ئەمە دەربڕێەوە نێوانەی بەشداری نووسینەوەی دەستوریان کرد کە نوێنەری کورد بوون لەوێ، یعنی دەتوانین بڵێن نەزانبوون، یعنی کە نەیانزانین. نا ئەوانەڵێن بەشی ئەوە نا وشە و دەستەواژەی تەمومژاویمان تیادا ناوە کە بتوانین ئێمە لە چوارچێوەیە بجوڵینەوە. بەڵام طبعاً ئەمە قسەیەکە بەسیترین ینی سادەترین مەحامی لە بەردەم مەحکەما ناتوانێت بیکە، چونکە تەنانەت بەو شکڵی کە ئێستا نووسراوەتەوە من هەوڵم ماوە لە مەقالەیەکی ئەمڕۆ دابەزی لە ئاوێنە هەوڵم ماوە ئەوە شەرح بکەم کە بەسیترین مەحامی ناتوانێت ئەو قسانەی ئەمانەیکەن لە بەردەم مەحکەما بکات، چونکە ینی بۆ نمونە باسیەوە کە نەڵێ ئێمە مافیاومان هەیە چونکە لە سەلاحیاتی حەسری عێراقا دامان نەناوە سەلاحیاتی نەوت. ئێستا سرم سەرچاوم تۆ لە سەلاحیەتی هاوبەشە داتناوە لەکوێی کردداری قانون نووسینەوەکەی هەرێمی کوردستان و عەقدەکانی هەرێمی کوردستان لەکوێ هەماهەنگیتان بۆ لەگەڵ حکوومەتی مەرکەزیە تاوەکو بڵێ وەڵا نەخێر ئێمە مەبەسمانە و هەماهەنگیەیە لەکوێ هەماهەنگیت کردووە تۆ ویستوتە بە ئەمری واقع خۆت فەرزکەی. مشکلەی نەک بەستەنە حیزب باڵادەستەکانی هەرێمی کوردستان، مشکلەی ئەحزابی سیاسی لە عێراق و کوردستانە ئەوەیە ئەوەنەی کە پێیان خۆشە لە ڕێگەی ئەمری واقع لە دەرەوەی یاسا خۆیان فەرزکەن ئەوەنە حوسڵەتی مامەڵەکردن لەگەڵ یاسایان نییە. وڵاتێکیان بۆ دروست کردوین کە ینی لە ڕێگەی توموتیژی و هەڕەشەی توموتیژی نەبێ ناتوانن هیچ شتێک برن بەڕێوە. ئەم نەوعە بنیادی سیاسیە لە وڵاتەکە خەتەرە بۆ سەر ئەمڕۆ و داهاتووی خەڵکەکەشمان. کاتێک تۆ ئەڵێ من قانونێکم داناوە لەبەرەوەی لە سەلاحیاتی حکوومەتی مرکزیە حەسریە مرکزیان نییە کاتە من بۆمەیە ئەوە بکەم، تۆ ئەوە لە بیر خۆ دەبیتەوە کە لە فقرەیەکی داهاتووە باسێواکەی ئەم قانونە حکوومەتی مرکزی بە هەماهەنگی لەگەڵ تۆ با بڵێن ئیدارەی قیتاعی نەوتەکە. بەڵام کاتێک تۆ ئامادەنی هیچ نەوە هەماهەنگێک بکەی چاوەڕێەوە بکە ڕۆژێک لە ڕۆژان تەوازۆنی قیواتێک چوو بێتەوە سەروی گوێلاکەت جارێکی کە. ئەم نەوعە لە مامەڵەکردنی سیاسی هەم نەزانیە لە قانون و هەم ئامادە نەبوونە بۆ ئەوەی کە دەوڵەتی قانون دروست بکەن. یعنی تۆ لەو بڕایدا ڕۆژێک بگات ئەو تەوازن قووەیە تێک بچێت و بگاتە و ئاستەی کە وەکو خۆیان هەندێک دەڵێن بە هێرشی سەربازی بێن بدەنە سەریانە؟ عەزیزم بە تەسەووری من ئەگەر بۆیان بلوێ چه حیزبە باڵادەستەکانی هەرێمی کوردستان چه ئەحزابە باڵادەستەکانی بەشەکانی تری عێراق هەمووی شەڕەنگێز و درڕندەن. تۆ بیرە نەچێ مامەستا ئەگەر لە بیرمان نەچێت ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژگارێک بەدەست کوردەکانەوە، یعنی مەهاباد تا 2-3 ساڵ دوای شۆڕشی ئێرانیش مەهاباد و بانە و شنۆ و ئەو بەتایبەتی ئەو سێ شارە بانە و شنۆ زۆر درنگانێک گرترایەوە. یعنی ئەو واقعە یعنی ئەزمونێکەیە لەو شکلە واقعە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئێستا کۆپیە و حیزبە لە بەغایە دەسەڵاتدارنەوەنە. یعنی ئەمە ئەگەرێکی زۆر نییە کە عینەن سینارۆ لە عێراق شاد دووارە بێت. گیانەکە من مەبەستم ئەوەیە کاتێک کە مەسعود بارزانی ئەڵێ سنووری هەرێمی کوردستان
بە ئاخر نقطە کە خوێنی پێشمەرگەیتیان ڕژاوە دیاریەکەین ئەمە قسەی چاخەناوە ڕاستەکانە قسەی دنیای هاوچرخ نییە کە تۆ بەم شکڵە قسەت کرد چاوەڕێ ئەوەش بکە حەسەن پلایز بۆت بگاتە کەرکووک و دوای کەرکووکیش یعنی تۆ خۆت وەکو حزبی سیاسی باڵادەست لە کوردستانە کە دەورێکی گەورەت هەبوو لە تەسیسکردنی عێراقی دوای 2023 ئەم نەوە عێلاقەیە ویستوتە زاڵ بێ لەبەر ئەوە کە دەست چزا بە ئاگرەکە ئەبێتەوە قوعی ئەو ئاگرەش بکەیت لە عینی کاتە من مەبەستم ئەوەیە چه حزبەکانی هەرێمی کوردستان چه باقی عێراق لەو جۆرە ئەحزابانە نین کە ڕازی بن ملکەچ بن بۆ دەوڵەتێکی یاسا بۆ سەروەری یاسا لە وڵاتەکان کاتێک کە تۆ ئەمە بنیەی سەرەکی حزبایەتی بێ لە وڵاتەکەتە چاوەڕێ ئەو کە حەسەن پلایس هەر ڕۆژێ خۆی بکا بەژوورە بەڵێ زۆر سپاس مامۆستا ئالان باسی قانونەکەمان زۆر نەکرد فەرموو نعفو من بەبەسمەوە بوو بڵێم ئەم ینی زۆر قسەکرا لەسەر تەوقیت لەسەر ئەوەی کە نیەتیان چی ئەمانە بڵێ نیەتیان چی ئەمانە ئەنواوەش کاڵشت لێکیرایەوە عەزیزم هەرچۆنێک لێکیەیتەوە بەڵێ ئەمانە ئەنسورین بەڵێ ئەمانە دژ بە کوردن بەڵێ ئەمانە شەڕەنگێزن بەرامبەر بە کورد لە نەتیجا ئایا ئەوەی کە تۆ کردوتە ئەم قانونی نەوتوغازی هەرێمی کوردستان یاساییە یا یاسایی نییە نەخێر بیت شێوەیەک یاسایی نیە لە ئەو ڕۆژەوەی کە نووسیویانە تۆ ئەزانن یاسایی نیە ئایا لە ڕووی ئابووریەوە شتێکی چاکە نەخێر شتێکی چاک نییە ویکێک لە خراپترین عەقدەکانی ئیدارەکردنی نەوت لە هەموو دنیا باشە ئایا لە ڕووی سربەخۆیی و هەنگاو بەرەو سربەخۆی شتێکی باشە نەخێر بیت شێوێ تۆ نەوتت لە وابەستەی بە عێراقەوە چەندۆتەوە کردوتە گیرفانی تورکیاوە یعنی لە هیچ شوێنێکی ئەم یاسایە خزمەتکردنی گەلانی کوردستان ئامانج نەبووە گیرفان پڕکردن و وابەستەکردنی ئابووری کوردستان بە شەریکات و بە تورکیاوە بۆ هیچی کە بۆ ئاگادەرەی تاوڕ مامۆستا ئالان خاڵێک کە زۆر گرنگە کرێی ئەو بۆ ڕێنەوتانەی کە نەوتەکە گوازێتەوە لە کوردستانەوە بۆ تورکیا 125 بۆ ڕێکان لە خاکی تورکیا لە خاکی کوردستانی خۆمانە بەڵام کرێەکەی 170 بۆ ڕێنەوتەکانی کوردستانە چێواتە ئەمانە بەرچەوەندی خۆیان پاراستووە حتا لەو ئیتفاقاتانەی کە کردویانە پێنجی بۆ ڕێکانی ئەکەوێتە باشووری کوردستانەوە بەڵام کرێی بۆ ڕێکانی باشووری کوردستان 170 کرێی گواستنەوەی نەوتە لە کێڵگەکانی کوردستانەوە تاگاتە بەندەری جیان واتە ئەو بەشەی کە بۆ خۆیان ئەو کۆنتراکتانەی خۆیان لەگەڵ خۆیانە کردویانە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو کەس دەزانێت ئەو کۆمپانیانی خۆیانە باشێکی باشیان بۆ خۆیان گیانەکەم ڕاستە کۆمپانیەکانی کۆمپانیایی کار مەبەستە قازانجێکی زۆر گەورەکە بەڵام لە حقیقەتە قازانجەکەی هاوشێوەی قازانجی تورکیایە ئەوەی کە تورکیا قازانجێکە لە نەوتی هەرێمی کوردستان شتێکی ناتەبێعیە هەمان ئەو بۆریەیە و هەمان ئەو نەوتەیە کە لە عێراقەوە ڕوا 50 سنتەیە عێراق ئێمە کە مەسافەکە کورتتریشە $5 بۆ کولی بەرمیلێ $5 بۆ کولی بەرمیلێ یعنی تۆ دا ئەوەنەی حکوومەتی عێراقی پارەی نەقڵەیەت بە تورکیا باشە بۆ یعنی بۆ ئەمە یەکسان بێ بە کوردایەتی بۆ ئەمە یەکسان بێ بە پاراستنی سربەخۆییمان لە عێراق ینی کە تۆ عزیزم ینی خۆفلیمەکە وازەحە ناوێکی لێبنێن کوردایەتی لێنێن ناوێکی لێبنێن ئێستا پێ دەڵێم ئەوانەی کە ئەمەیان کردووە هەر لە ئەوڵەوە هەدەفیان ئەوە بوو لە عێراقا هەمووی یعنی با بڵێن نوێنەرانی بەناو کورد لە داڕشتنی دەستورە بە ئەنقەس مەوزوعی نەوتیان ئاواتەم و مژاوی کرد چکە ئەیان ویست قانونێکی زمانی عەبدولکەریم قاسم کە قانونی ڕقم 8 ساڵی 61 کە یەکەمین با بڵێن تەمیمی نەوتە لە عێراقا ئەوە قڵب بکەنەوە بە 180 دەرەجە عەبدولکەریم قاسم چی کرد عەبدولکەریم نهات کەڵگەکان هەمووی لە شەریکاتی نەوتی ئەجنەبی بسەنێتەوە بە شەریکاتی نەوتی ئەجنەبی وتوتی چەندێک ئێستا ئینتاجەکەن ئەوە عەقدەکانتان بەردەوامە هەرچیەک عەقدتان لەسەر کردو و ئینتاجی ناکەن ئەوەتان لێ ئەسەنینەوە خۆمان ینی با بڵێن ئەیکینەوە بە کەرتی گشتی و کەرتی گشتی با بڕێوە لە مۆتۆ ئەمە
محتوى إصلاحي بابلين تأميمي نوت بولا سردمي عبد الكريم قاسمة يعني نهات شركات دركا بعكس أو تنها أو بشاني صنع بلان فكرة كلوايا أو بشاني كصنية ولا صانة وهشتي كالقناو تكاني عراق أمان يستا يعني تشيب كان يعني زختي كيف بيشمار يعني كل موضوعات يعني أوانيك بناوي أو حقل حالية كان وكناوي عن حقل حالي أوانيك بناوي بابلين وزارتي نوتوش شركة إنتاجي نوتي عراقية أو أنا بو حكومة خوي بمينته هرشي ما وتوا كزوربي هرزوري يدكي نوتي عراقة أو بابكين بقطاعي خاص يعني أمانة كومبرادور بجاران وبكو جنيه وبكارمانه شويه كان خلق مانو بورجوازي كومبرادور اما انا بمعنى كلمه كومبرادور بمعنى كلمه نوينري شركاتي نوتن شانازي شي بيواكن بالله شانازي بيواكن خو يعني لو جوره كومبرادوران يعني شانازي بيواكن انجا برسيارك اوي ايمي كورد كأما حالي بابلين نوينركان معنا كومبرادورن مصلحتي شركة كان لسرو مصلحتي كردوي لسرو مصلحتي خوشيانوي آية أمادين خومان يعني آلاي كردستان لم جايتي كردني قراري محكمة اتحادية بآلينين وبلين ولاية مجدجين يعني لكوا خلطي كردستان مصلحتي يكسان وبمصلحتي كومبرادور وشركاتي نودي قورا چی من قازانج كردو تاوكو بلين ولا ممنونين بردوان بن بشكله نو تفروشين 30 مليار دولار ببوني وقرضارين يعني خو واضحه في ليما كاتشي عزيزم لبال او شاكا كوكو ملت 3 مليار دولار قرضارين چنها ملياردير لكردستان حلتوكي ببوني ام هرزان فروشتنين او تلا لكردستان عفوا با كاكا هیواجیان هەمان پرسیار ئاراستەی تۆ دەکەم خوێندنەوەتان بۆ بڕیارەکانی دادگای فیدرالی چییە سەبار بە نەوت و گاز سلااو لە بەڕێستان سلااو لە دکتۆر سلااو لە بینەرانی کەناڵی هیوا لە ڕاستیە پێشەوەی قسە لەسەر با بڵێن ناوەڕۆکی بڕیارەکە بکەم دەمەوێت یعنی لەبارەی ئەم دابەشبوونە و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو پرسەیە لە ڕاستیە قسێکی کورد بکەم ئەویش ئەوەیە کە یعنی بەداخەوە هەرێمی کوردستان یعنی ئێمە دەزانین لە شەستەکانەوە تا دەگاتە ئێستا جۆرێک لە دابەشبوونێک هەیە یعنی جەمسەرگیریەک هەیە لە ڕاستیە لە هەر پرس و بابەتێک دێتە پێش هەوڵ دەدرێت کۆمەلگا دابەش بکرێ لە نێوان دوو ڕەئی یعنی لە نێوان ڕەش و یان سپیە و ئەوەی نەچێتە ناو ئەو بەرەیە لە ڕاستیە بە جۆرێکی تر تەخوین بکرێ مامەڵەی لەگەڵ بکرێن هەموو هەوڵەکان کە ئەو دوو ماشێنە گەورە ئەعلامیەی کە ئێستا هێزە باڵادەستەکان هەیەە کۆمەلگا بەم ئاراستەیە تەنانەت لە بیرکردنەوە لە قسەکردنیش بەرن ئەوەی لەم بینە نەبێ لە ڕاستیە بە جۆریشتر ئێستا تەسەوری بۆ دەکرێت بۆ هیوادارم یعنی ئەم تێگەیشتانەی ئێمە لە ڕاستیە دەیکەین و هەوڵی ئێمەش تەنانەت کە لە کەناڵی وا بەم ئاراستەیە لە ڕاستیە ئێمە ئەوەی پێ دەوترێ ئاراستەی سێم لە دەرەوەی ئەم دابەشبوونە ڕەش و سپیە جەمسەرگیریە پێشوەختە نامەوزوعی هەیە لە ڕاستیە ئێمە بتوانین جەوهەری بە شێوەیەکی بابەتیانە سەری بابەتەکان بکەین و بتوانین لە ڕاستیە ئەو دیوی بابەتەکان ببینین پێش ئەوە خاڵی دووەم لای من ئەوەیە پێش ئەوە کە ئەمە بەمانەی ئەوە نیە کە ئێمە لەم کەناڵە قسە ئەکەین من و دکتۆر ئالان وەکو یەک قسە بکەین من و علی محمود بە هەمان شەوە بە یەک تایپ و بە یەک شێواز قسە بکەینەوە بەم منطقەنی لە ڕاستی من باسی یەکەم بە پێچەوانەوە جیاوازیەکانی ناو یعنیەوەی ئێمە لێرە ئیدارەی دێن لە ڕاستیە بۆ تۆ هۆی کە جۆرێک لە دەوڵەمەندی لە بیرکردنەوەیە تەسەوڕێکێ لە ڕاستیە بەرەیەک دروست بووە لە کوردستانە سەرەتا بەرەیەکەیە کە پێی وایە هەرێمی کوردستان کە ئێستا گەیشتۆتە قەیران ئەم قەیرانە زادەی مامەڵەی بەغدایە ئەم عقلێتە هەمان ئەو عقلەتەیە لە ڕاستیە تەوان ئەم تەسەوڕە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم و پارتی و دوای ئەوەش یەکێتی تەرویجی ئەم بابەتە دەکاتن ئەمە لە ڕاستیە تازە نییە یعنی تەحویلکردنی ئەزمەکان بۆ دەرەوە کاتی خۆی کارێمی کوردستان ڕوبەڕوی و قەیرانی دارایی و ئابووری بۆەوە ئەوان تا بە ئێستا اعترافیان نەدەکرد دەیانوت هەرێمی کوردستان تەنیا کێشەیان هەندێک جار نیان دەوت قەیران دەیانوت کێشەی دارایی هەیە
باسییانەوە نەدەکرد کە ئێمە سیاساتی ئابووری هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئیشکالەتی گەورە دەبێتەوە. دواتر ئەمەیان دەبەستایەوە کورتیان دەکردەوە دەیانوت ئەمە پەیوەندی بە شەڕی داعش بە دابەزنی نرخی نەوتەوەیە و پێشتریش لە ڕاستیە کە حکوومەتی عێراق مابوو دەیانوت حکوومەتی عێراق لە خوشتەپەیە نزیکە لە سنوورەکان بەشێکی زۆری ئەم کێشانەوە پەیوەندی بە فاکتەری دەرەچیوەیە. ئەم بیرکردنەوەی ئێستای ئەم بەیاننامە عاتفیانەی بۆ دغدغەدانی هەستی نەتەوایەتی بۆ شاردنەوەی جەوەری کێشەکان هەرێمی کوردستان لە ڕاستی درێژکراوەی ئەم عقلەتی حکوومەتی هەرێمی کوردستانە عقلەتی پینەکردن و شاردنەوەی ئیشکالەتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە تووشی بنبەز گەیشتووە. ئەمە یەک. خاڵی دووەم ئەوەیە کە لە بەرامبەر ئەوە لە ڕاستی ڕایەکەیە وەکو ڕەتفعل مامەڵە لەگەڵ ئەو ڕای حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئەویش بە جۆی لە جۆرەکان دەتوانین بڵێن ڕەچەتەیەکی ئامادە کردووە ئەگەر یعنی زەرورەتی خۆی لەسەر ناشرینکردنی وان یان لە قسەکردن لەسەر با بڵێن ئەم دوو دەسەڵاتە لە کوردستانە دروست کردووە. من پێم وایە لە دەرەوەی ئەم دوانەیە ڕای سێمەوەیە کە ئێمە چۆن لە دەروی ئەم جەمسەرگیرەی ئێستا هەیە جەوهری بابەتەکە بینین. پرسیارەکە ئەوەیە کە ئێستا هەمومان لەسەر ئەوەین کە هەرێمی کوردستان تووشی قەیران بووە، یان ئێستا باز لەوە دەکرێت هەرێمی کوردستان تووشی قەیران بووە، تووشی بارودۆخێکی نالەبار بووە. پرسیارەکە ئەوەیە ئەگەر هەرێمی کوردستان نەوتی نەفرۆشتبایە و نەوتی لەگەڵ ئیتیفاقی 50 ساڵەی لەگەڵ تورکیا مۆر نەکردبایە و یاسای نەوت و غازی لە ساڵی 2007 دەرنەکردبایە، ئایا هەرێمی کوردستان شامی شەریف بوو؟ ئایا پارتیوێکێتی دەیانتوانی دەسەڵاتێکی باش بەڕێوە ببن؟ یعنی جەوهری قەیرانەکە لە هەرێمی کوردستان پەیوەندی بە مامەڵە بەم ئەوەی پێدەوترێ تەحویلبوونی ئابووری هەرێمی کوردستان بۆ ئابووریکی ڕیعی بەرخۆریە. من پێم وایە جەوهرەکە یعنی پێش ئەم بابەتە لە ڕاستیە ئێمە خۆمان دەزانین مێژووی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 30 ساڵە، مێژووی دەرهێنانی 15 ساڵە چەندێکە دکتۆر. پێش ئەوە هەرێمی کوردستان لە قەیرانی جۆرا و جۆرە و لە ئیشکالەتی بەردەواما بووە. ئەوەی ئێستا هەرێمی کوردستان لە ڕاستیە دەمێت چی بڵێم لەم تێگەیشتنەوەی ئێستا هەرێمی کوردستان پێیەگا لە ڕاستیە نەتیجەیە پرسیارێک ڕوبەڕوومان نەبێتەوە بۆچی هەرێمی کوردستان ئەمڕۆ دەگەڕێتەوە مڕەبعی ئەوەل چوارگۆشەی یەکەم. ئەوەی پەیوەندی بە تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی وهەیە یەک، ئەوەی پەیوەندی بە مافە سیاسی و مەدەنیەکانەوە هەیە، ڕەوشی ئازادیەکان و مافی خۆپشاندن و زیندانەکان دەبینن ئێستا چەند خەڵکی تێدا لەسەر ئازادی ڕادەربڕین. ئەوەی پەیوەندی بە مافە ئابووری و کۆمەڵایەتەکانی شەوەیە ئێمە دەبینن بارودۆخەکە لە چ بارودۆخێکایە کە ڕۆژ بە ڕۆژداتاکان پێمان دەڵێن ڕێژەی بێکاری هەژاری لە هەرێمی کوردستان لە هەڵکشانایە کەمینەیەک دروست بووە. ئەگەر ئەو ناوەی ئەوە لێتانە من زۆر زانیاوی لێ دەنێم کە کەمینەیەکی ئۆلیگاریشی کە خاوەن هەموو شتێکە وە زۆرینەیەکیش لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە پراوێزخراوە. ئەوەی ئێستا هەرێمی کوردستان لە ڕاستی ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان بە پێی گەیشتووە بە تەسەوری من نەتیجەی ئەم تایپەیە لە دەسەڵاتدارێتی ئەم شێوازە لە دەسەڵاتدارێتی هەرێمی کوردستانی گەیاندووە بە من بەست. ڕیفراندۆمەکە تووشی شکستە بێ، بە مامەڵە لەگەڵ نەوتەکە تووشی شکست دەبێ، علاقەی لەگە وڵاتانی دەوروبەر علاقەیەک نییە لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی، بەڵکو دەبێتە پاشکۆبوونی ئەم دەوڵەت و ئەم دەوڵەت. مامەڵە لەگەڵ بەغدا مامەڵەیەک نابێت لەسەر بنەمای چارەسەرکردنی کێشەکانی خەڵک وەکو ئەم شەڕەپۆستە دەبی کە ئێستا دەبینین و دوجاریش مامەڵەکردن لەگەڵ پرسی نەوتە بەم ئاراستەیە دەبێ کە ئێستا لە ڕاستیە زۆرینەی خەڵ یعنی ئەوەی ئێمە با بڵێن وەکو داتا من داتایەکەم نانیە، بەڵام ئەوەی ئێمە کە ئێستا خەڵکە بێن قسە و باسی لەسەرەکەین پێی خۆشە مەلەفی نەوت لە دەسەڵاتی پارتیوێکێتی وەربژیرێتەوە. من پێم وایە ئەم ڕایە پێویستی بە وردبوونەوەیە. هەندێک جار ئێمە بە حکمی ئەم جۆرە لە دەسەڵاتدارێتی وا تێگەیشتین کە کوردستان مڵکی پارتیوێکێتیە تا ماوە کوردستان لەژێر دەسەڵاتی پارتیوێکێتی دەبێ و ئێمە لەم منتەلقەوە بە نەفەسێک مامەڵە دەکەین. پێمان وا بێ کە هەندێک جار یعنی ئێستا کە خەڵک باز لە ڕوخانی حکوومەت دەکا جیاوازە باز لە ڕوخانی ئەزمونونەکە بکە لە هەموو دنیا کە هەڵبژاردن نەکرێ ئاڵوگۆڕی دەسەڵات هاوڕێهیوە خەڵک وەڵا خەڵک ئێستا بە ئام باسی ڕوخانی ئەزمونونەکە کرد.
مەبەستم لە چییە ئەمە علی سیاسی ئەمە پەیوەندی بە چیوەیە کاتێ دەسەڵاتێکت هەیە لە ڕێگای سندوقی هەڵبژاردنەوە یعنی لە دەرەوەی شەرعیەتی ملی کاتێ دەسەڵات لە کەدار دەبێ یان نامێنێ بێگومان خەڵک بیر دەکاتەوە بۆ ئاراسیشتر هەرێمی کوردستان بە تەسەووری من ئێستا ئێمە بینیمان بە تایبەتی بەچڕی لە ماوەی 15 ساڵی ڕابردوو ڕوبەڕووی قەیرانیەک بە دوای یەکابەوە لە هەموو مۆدێلەکانی سیستەمی سیاسی دکتۆراکەی لە سیستەمی سیاسیە لە من شارەزاترە کاتێ دەسەڵاتی سیاسی ڕوبەڕووی قەیرانە بێتەوە کۆمەلگا ڕوبەڕووی قەیرانە بێتەوە چەند ڕێگایەک لەبەردەستە یەکێک لە ڕێگاکان ئەوەیە کە معالەجەی ئەم سیاسەتە بکە وە گۆڕانکاری بکە چارەسەری قەیرانەکان بکە معالەجەی دووەم ئەوەیە ئۆپشنی دووەم ئەوەیە کە لە قەیرانەکە بەردەوام دەبێ و ناگە بە چارەسەری و ڕوبەڕووی ناڕەزایەتی کۆمەڵایەتیە بێتەوە و لە ڕێگای زەبروزەنگ و ئیزراعاتی ئەمنی هەوڵی پردەپۆشکردن و لە ڕێگای دەستگای ئیعلامی بەلا ڕادێبردنی قەزیەکان دەبە بە نەتیجە هاوڕێهیوە ئێستا خوێندنەوە چیە بۆ ئەم بڕیارەی دادگای باڵا ئەوڵا چاوەڕێ ئەو خوێنەوەیەت لەکەین عەزیزم ئاخر جملە ئەوە بڵێم کە بە نەتیجە لە ڕاستیە سەردەکێشێ بۆ جۆرێک لە دەسەڵاتێکی فاشی کە تەڕوو شک بەیەکە دۆسێن ئەمەی بڕیارەکەی دادگای ئیتیحادی لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە هەرێمی کوردستان من پێم وایە نەتیجەی لاوازبوونی هەرێمی کوردستانە کە ئەم لاوازبوونە پەیوەندی بە لاوازبوونی خەڵکی کوردستانەوە نییە ئێستاش خەڵکی کوردستان لە ڕاستیە خاوەن ئیرادەی خۆیەتی و بە شێوازی جۆراجۆر داکۆچی لە ماف و ئازادیەکانی خۆی کردووە و داکۆچی لە شوناسی کوردبوون و کوردستانبوونی خۆشی کردووە کە ئەمڕۆ لە بەردەم هەڕەشەی شۆڤینزمی لەلایەک عەربی و لەلایەک تووچی لەلایەک ئێرانیدایە ئەم بڕیارە لە هەموو حاڵەتێکە ئەم بڕیارە کاتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی زۆرابزۆر دەبێتەوە من پێم وایە ڕوبەڕووی شکستی زیاتر دەبێتەوە ئەم قەوانەی ئێستا پارتی و یەکێتیش باسیەکەن کە ئەمە ئێمە دیفاع لە قەزی کوردی دەکەین ئێمە دیفاع لە خەڵکی کوردستانەکەین لە ڕاستی ئەمە تێگەیشتنێک هەمومان دەزانین فەیکە و بێ بنەمایە ئەگەر ئەوان مەبەستیان باە ئەمە دەسەڵاتێکمان باە لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵە بنەماکانی ژێرخانێکی ئابووری بەهێزی دابنە بە ئیکتیفای ذاتی بکرد بە پشتی نەبەستایە بەنەوت لە ڕاستیە ئێستا هەرێمی کوردستان تووشی ئەزمە نەبووە بە پێچەوانەوە هەموو ئەو بەشێکی زۆری ئەم دیراساتانی لەسەر وڵاتانی عەربی نەوتی کراوە دەڵێ النەوت والدیموقراتیە زدان لا یەجتەمەعان بەشی زۆری وڵاتان کە نەوتیانەیە و نەوت تەحویل بووە بۆ اقتصادێکی ڕیعی نەبووە کۆی لە هۆڵندا و لە هەندێک لە وڵاتانی نەنەرویجا هەیە ئیستبدادی سیاسی دروست بۆ کۆی لە کوردستان و لە عێراق و لە بەشێک لە وڵاتانی سونی هەیە ئەمە مەبەستم یعنی دەمەوێت تێگەیشتنەکە چییە جەوهری کێشەکانی کوردستان لە ڕاستیە ناکرێت چڕ بکرێتەوە پێمان وابێ پەیوەندی بە مەسلەی نەوتەوەی من پێم وایە پەیوەندی بە شوناسی دەسەڵات و پەیوەندی بە سیستەمی سیاسیەوە ئێستا بڕیارەکەی دادگای فیدراڵی ئیتیحادی چۆن دەبینیت من پێم وایە وەڵامی ئەم پرسیارەم دایەوە یعنی ئەگەر ئێمە ناوەڵا کاکە نەرداوەتەوە عەزیزم قسەکانت لە فۆرمە با بڵین سەر لێشێەوە لەگەڵ ڕێزمان سەر لێشێواوەکەی چەپی ئێستا بەو لاوە هیچی کە نەبوو ینی چاوەڕێم بزانێم ئەتێ بڵێ چی لە ڕاستی دکتۆر ئەگەر پێمان وابێ ئێمە یعنی من با بڵێن ڕەچەتەیەکەم هەیە لە بیرکردنەوە ئەگەر ئەو ڕەچەتەیە من هەر کەسێک بەپێ ئەم ڕەچەتەیە مامەڵەی نەکرد ئیتر ئەمە با بڵێن ناوی بۆ بەپێ ڕەچەتەکەی خۆت مامەڵەکە و پێمان بڵێ ڕاچیە نانە مەبەستم ناوی بۆ داتاشین من پێم وتی لە ڕاستیە قسەکردن لەسەر شوناسی یعنی ئیشکالێتی حکومڕانەکە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی لە ڕاستیە بەشێکە یعنی درێژکراوەی هەیمەنەی دەسەڵاتی حکوومەتی مرکزیە لەسەر هەرێمی کوردستان ئێستا بە دەرفەت دەزانی هەرێمی کوردستان لاواز بووە ئەم لاوازبوونەی پەیوەندی بە قەیرانە ناوەخۆیەکانی دێ دەستور چۆنی بێ ئەوە تەفسیلی بکە لە ڕاستیە ئەگەر نا بابەتی یعنی بابەتی دەستوری بوون و دەستوری نەبوونی من پێم وایە مناقەشەکە لە دەرەوەی ئەم یاریە ئێمە دەزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراقا
يعني دروست كراوه يعني كيف دروست كراوه استا منطقي هێز يعني هێزی منطق لە ڕاستی مامەڵە لەگەڵ بەینەکان ناکە منطقی هێز باڵە دەستپرسیارەکە بڵێ هەندێکەیە دەڵێن تەوقیتەکەی دروست کراوە لەم کاتەیە چەند بڕیارەدا هەمووی دژی پارتیە ئەو بڕیارانە دادگای اتحادیدا ئایا تۆ پێت وایە لە ڕاستیە ڕەنگە تەوقیتەکەی تەنیا پەیوەندی بۆ نەبێ بە تەسەوڕی من بێگومان چوونی بۆ نمونە ئەو هەوڵەی هەرچەنە بەداخۆ داتا لە بەردەستی ئێمە نییە ئەو سەردانی کە نێچیر کردی بۆ تورکیا و هەوڵیدا مەلەفی غاز بجوولێنی لە کاتێکە بابەتی ئۆکرانیا لەو ناوەیە و ئێران و رووسیا دەزانین چەند بۆ بابەتە هەستیارن و پارتی ویستی هەم لەسەر مسەلەسی سونی یاری بک بە دیوێکە ئەم ویستیشی لە ڕاستیە بە جۆرێکی تر لەگەڵ سەدریەکان مامەڵە بکاتن و چۆن سەدر هەوڵیدا دەغدغەی نەفەسی شیعەبوون لە پەرلەمانی عێراق و ئێستا بەم ئاراستی ئیشەکە کە ئەو نوێنەرایەتی مەسەبی شیعە دەکە و پارتی جوابی دەکاتەوە وەکۆی ئەو با بڵێن هینەی لە پەرلەمان کردیان ئەو نوێنەرایەتی قەزی کوردیەکاتن من پێم وایە هەردووچی هەمان منطق بوو بۆیە تەوقیتەکە پەیوەندی بە یەک فاکتەرەوە نییە پەیوەندی بە چەندین فاکتەرەوەیە و ئەگەر پرسیارەکەش ئەوە بێ لە ڕاستیە ئایا خەڵکی کوردستان حقی یعنی من پێم وایە وەکو چەپێک پێم وایە خەڵکی کوردستان دەمێکە لە بەردەم زوڵمێکی شۆڤینی قەومیدایە و خەڵکی کوردستان بە ئارەزووی خۆی بە زۆر لە نەتیجەی ئیتفاقاتی دووەلی ئیمپرالیزمی جیهانی لکێندراوە بە عێراقەوە هەموو هەنگاوێکی ئێمەمانان خەڵکی کوردستان دەبێت لەسەر ئەو بنەمایە بێ بۆ ئەوی ئەگەر بە یەکجاریش نەبێ هەنگاو بە هەنگاو کار بە سەربەخۆیی بکە ئەم منطقا بەمانەی ئەوەی نییە تەییدی یەکێتی و پارتی بکە لە ڕاستیە من پێم وایە سەربەخۆیی کوردستان علی سیاسی بامە تەواو بکەم سەربەخۆیی کوردستان بە هیچ زۆرێک لە سایی دەسەڵاتی پارتی وێچێتیە بەدەست نایە تا دەسەڵاتی ئەم تایپە لە دەسەڵات بەردەوام بێ ئەمە قەزیەک نییە ڕەخبەی من بێ یامە ڕخب وەکو لە منتەڵەقی ڕقەوە باز بکەم ئەزمموی دەسەڵاتی پارتی وێچێتی نیشانیدا لە ڕاستیە نەدەتوانێت لە ناوەخۆ نموزەجێشی جیاواز لە دەسەڵات پێشکەش بکە و نەدەشتوانێت چارەسەری مەلەفی نەوت و مەلەفی قەزی کوردستانی بکە لە بەغا بۆیە یعنی لەم منتەڵەقەوە من پێم وایە نەکەوینە ناو چوارچێوەیە کە ئەم دابەشبوونەی هەیە لە چوارچێوەی ڕەش و سپیە مامەڵە لەگەڵ بابەتەکە بکەین ئەمە وەڵامی منە ئیتر کاکە عەلی من ڕام وایە کاکە هیوا نایەوێت لەسەر مەوزوعی ئەوەی ئایا ینی بنیەی قانونی تەسیرێکی هەیە لەسەر وەزعی گوزەرانی خەڵکیاننا ئایا وەکو چەپێک حەق بەخۆیان ڕادەربڕێ لەسەرەوەیاننا تەنها لە چوارچەوەی تەوازوناتی قیوا و علاقاتی سیاسی ئەوانە قساکە بەڵام کاکە گیان ئەوە ئێمە بۆن 15 ساڵ زیاترە نەوت ئەفرۆشین کولی بەرمیلێکی نەوت $10 کەمتر لە قیمەتی خۆی ئەفرۆشین لەبەرەوەی وەکو قاچاقچیەی فرۆشین لەبەرەوەی بنیەیەکی قانونی نییە لە پشتمانەوە بتوانین شان و بازووی خۆمان بچینە بازاڕی نەوتەوە وەکو چۆن داعش لە ڕێی تورکیاوە نەوتی ئەفرۆشی ئەمەش ئاوا لە ڕێی تورکیاوە نەوتە فرۆشی و بە بۆنەی ئەوەشەوە یعنی ئەو پارەی کە ئەگاتە دەستمان هاوڕێمەدی دێمە سەر پرسیارێک ئەوە بنیەیەکی قانونی لە پشتیەوە نەبوو ئەوە کەس ڕێگەی نەدا بیفرۆشیت ئەمە هەر چی دەگەێنێت ئەنجامەکەی بەچیەکات دەگیانەکەم عزیزم کەس باسیەوەی نەکردووە کەس ڕێگەت نایە تۆ هاتوویت قرارت داوە بە ناوی ئەوەی کە سیاسەتی نەوتی سربەخۆ دروست دەکەم لە حقیقەتە هاتوویت وەکو هەر قاچاقچیەکی زۆر خراپ نەوت دەرێنی وەی فرۆشی پێت وایە ینی تەرازووی هێز کافیە بۆ ئەوەی کە شەکەت بەڕێوە بەرێ بەڵام دنیا گۆڕاوە لە بازاڕی نێودەوڵەتی نەوتە شەهادەی منشە ئەخوا تۆ پێویستت بەوەیە قانونیان شتێکت هەبێ کە بتوانی لە ڕێگەیەوە بیفرۆشی لەبەرەوە قەراری محکەمەی ئیتحادی بۆ ئێمە مهمە بزانین موقفمان چێ بەرامبەری وەکو چاپ ئایا ئەمەی کە لە کوردستانە من با یەک تێبینێک بدەم ئێمە واسەکەین
وا سەیری بابەتی یاسا دەکەین لە دەرەوەی دەرهاوێشتەی سیاسی و لە دەرەوەی ژیانی ماترالی کۆمەلگا لە ڕاستی قانون ئەو قسەم گوێ لێ بۆ عەزیزم قانون دکتۆر لە خۆت لە ئێمە باشتر دەزانی قانون ئێمە بە تایبەتی بەشێکی زۆر لە فەقەرەکانی دەستوری عێراق لە نەتیجەی با بڵێن ئەو یعنی بەشی زۆری ئەوەی پەیوەندی بە ئاینەوەیە ئەوەی پەیوەندی بە شوناسی دەوڵەتێکی ئەلمانی و دەوڵەتێکی ئاینی و بەشی زۆری بنەماکانی دەستوری عێراق لە ڕاستیە مەتاتین ئەوەی کە وەکو هێز باڵە دەست بێ دەتوانێت وا مامەڵی بکە بەڵام پرسیارەکە یعنی ئەگەر قرار بێ لە ڕاست من پێم وایە یعنی ئەگەر قرار بێ قسەی ئێمە لەسەر دزینی داهاتی نەود بێ لەسەر گەندەڵی بێ لەسەر کۆمەڵی بابەتی تر بێ پرسیارەکە ئەوەیە بۆ لە حکوومەتی عێراقی گەندەڵی نییە و دزی نییە بۆ پرسیار ئەوەیە ئێمە بابەکەین وەزعی ئێستا ڕەخمی هەموو ئەو تێبینانی ئێمە لەسەر کوردستان هەمانە بەراوردی وەزعی کوردستان بکەی لەگە شارەکانی عێراق لەسەر ڕێژەی بێکاری لەسەر ڕێژەی هەژاری کە من داتام لە وەزعی کوردستان لە ڕاستی لە بەشی زۆرێک لەم شوێنانە باشترە ئەمە پەیوەندی بە باشی دەسەڵاتی پارتی وێچێتیەوە نییە پەیوەندی بە تێکۆشانی خەڵکی کوردستان و زیندوێتی و شوناسی خەڵکی کوردستانەوەی لە ڕاستیە یعنی مەبەستم ئەمە دەبێت جیا بکرێتەوە دەبێت جیا بکرێتەوە هاوڕێوە خەڵکی کوردستان کەی زیندووە لە چاو خەڵکی عێراقەوە سەری ڕاپەڕین تشرین کە و سەری نازانم دێمە سەر بابەتەی ئێستا دێنە سەر پرسیارێکی ئێستا هاوڕە عەلی مەجالم بە فکرەیەک شەرحکەم ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەم قەرارەی محکەمەی فیدراڵی قابلی تەطبیق نییە و ڕینت بۆێنێتەوە و ئامادەیە بڵێ ئێمە بەگیانی ئەم میلەتە دیفاع لەم یاسایەمانەکەین تۆ وەکو چەپێک ئامادەیت بەناوی ئەوەی کام ئەم قەرارەی محکەمەی عولیا قابلی تەنفیز نییە کە بە تەسەوری من ئەگەر دکتۆرانان یانەکەم داخر باتوانم قسە بکەم عەزیزم باتوانم قسە کە تەواو بم پرسیارەکە بکە عەزیزم یعنی کاتێک کە تۆ ڕەت نییە لەم مەوزوعە ئەوان ئێستا خەڵکی خەریکی هاندانی خەڵکن بەرەو شەڕ خەریکی هاندانی خەڵکن بەرەو لە ڕێگەی تەوازوناتی قیوا جارێکی کە فەرزی هینەکەیان بکەنەوە دوای ئەوەی کە بۆ هەموو دنیا سەلماوە ئەم عقودەیان ئەم نەوت فرۆشتنیان قانونی نییە و بڕناکات لەبەرەوەی ناچار بووین استقلالی سیاسی کوردستان هەرێمی کوردستانی عێراق ڕەبط بکەینەوە بە تورکیا ئایا ئامادەین وەکو میلەت لە دیفاعکردن لە عقودێکی زۆر خراپە من پێم وتی یەکێک لە خراپترین لە هەموو دنیا بەشی ئەوە خوێندومە کە بزانم ئەڵێم چی لە خراپترین لە هەموو دنیا عقدەکانمان ئامادەی لە پێناوی ئەو نەوع عقدانە بە ناوی کوردایەتی و بە ناوی پاراستنی مکتەسەباتی گەلی کوردەوە شەڕکەی ئەمە پرسیارەکەی کەواتە فەرموو کە ئامادەنی پێم بڵێ چۆن ڕەدی حکوومەتی هەرێمەیتەوە کاتیاڵێ ئەم قەرارە تەطبیق ناکرێت چۆن تەطبیق ناکرێت با تێ بگەین پرسیارەکەی من ئەوە بوو ئێمە بۆ دەبێت شوناسی چەپ ئێستا ئێمە پرسیارەکە بکەم عەلی سیاسی بۆ دەبێت ئێمە شوناسی چەپ ڕەبط بکەین عەلی سیاسی ئێمە دەبێت بۆ شوناسی چەپ ڕەبط بکەین بەوەی کە تەسلیم بە تەحلیلێکی دادگای دەستوری بێ ئەمە دەستوریان دەستوری نییە لە کاتێکە لای من لە ڕاستیە کۆی دەستوری عێراق یعنی علاماتیشی پرسیاری گەورەی لەسەرە یعنی ئەمە یعنی قەزیەکە لە ڕاستیە بۆ چەپ ئەسڵەن ئێمە کۆی ئەزمونونەکە کۆی سیستەمەکە لە لای منێکی چەپە لە ڕاستیە علاماتی پرسیاری گەورەی لەسەر و من تەسلیمی نابم تا من بێم تەسلیم بە تەحلیلێکی دادگای دەستوری بم خۆ ئەم تەحلیلە دکتۆر ئەگەر بۆ منتەقە بێ دانەیەک یەشێک لە حاکمەکان پارتیویی لە حاکمەکان یەکێتیە هەمان ڕایتویانەوەمانیش لەگەڵ بوونە ئەگەر ئەم منتەقە بێ لە ڕاستیە من 10 ساڵ لەمەوە پێشەو قسانم کردو عەزیزم چاوەڕێی محکەمەی فیدراڵی نەبوو 10 ساڵ لەمەوە پێشەو قسانم کردو چاوی چاوم یارمەتی منەدەن من پرسیارەکەم کەم بێنە سەر بابەتەوەیە هاوڕێ ئالان ماوەی لەم ڕۆژێ لەمە پێش دوای ئەمانە سێ حیزبی چەپ ئیتر ناو خۆیان ناوە چەپ بنیان چەپ نەبن بەیاننامەیەکی هاوبەشیان دەرکرد لەسەر ئەم بڕیارەی دادگای ئیتیحادی ئەگەر خوێندنەوەتان خوێندنەوەتانی بەڕاستی پێت بڵێم چواردێ ڕیەکەمم خوێنەوە دڵم تێکەڵ هات
ئەمە بە هیچ شێوەیەک منطقی چەپ نییە. تۆ بێ دیفاع لە شکلی ئیدارەدانی کۆمپرادۆری و ناقانونیش، یعنی هەم کۆمپرادۆری هەم ناقانونی قتاعێکی اقتصادی بکەی کە خەڵکەکە بە بۆنەوە ڕۆژ بە ڕۆژ بە قوڕا ئەچێ بە ناوی ئەوەی کە وەڵا ئێمە شوناسی نیشتیمانی و نازانچی ئەم قسانە، یعنی ئەمە شتێکی ناتەبیعیە لە هیچ سوچێکی چەپی دنیا قسانم نەبینیوە. یەک ڕێک دەق مووقفی حکوومەتی هەرێمی کوردستان و بێزات مووقفی پارتی دیموکراتی کوردستان سەر لە نوێ یعنی کۆپی و پەیست دەکاتەوەی خاتە سەر بەیانێک و ناوی 4 حزبی وەسفیان ناکەم، خەڵکەکە خۆی باش وەسفیان نەزانێ، 4 حزبی داناوە و ناویان ناوە، ئەمە بزوتنەوەی چەپ. کاکەی گیان لە خۆت بپرسە ئەگەر تۆ ئامادەبی دیفاع لە خراپترین نەوع علاقەی کۆمپرادۆری بکەیت لە وڵاتەکە تا چ نەوع چەپێکی لەکوێی چەپی دنیا ئەم نەوع تەعاملت بینیوە تاوەکو بڵێ وەڵام من ئەمە ڕێبازی منە. ئەمە سەر لە شێواوی عەزیزم، ئەمە لەوە خراپترە توانم بڵێم ئەمە بریتێ لە ئەرتزاق بەڕاستی، ئەمانەی کە یعنی ئەمانە موظفی حزب باڵا دەستەکانن بۆیە بەم شکڵ ئەنووسن. عەزیزم بەداخەوە من لە زمنیان مثلەن حزبی شوێعی کوردستانی تایە کە با بڵین ڕابتەن بە مێژووی حزبی شوێ عێراقەوە حزبێکی خەباتگێڕ و ڕۆژێک لە ڕۆژان ئەندام بووم تایە. بەڕاستی شەرمەکەم لەوەی کا ئەمە هێنە یعنی نەتیجەی خەباتی ئەو خەڵکەیە. تۆ بووی تاچی عەزیزم بەڕای من نەک بەس چەپ دیموکراتی لیبرالی ڕاستەقینە مستحیلە خۆی لە سەنگەری دیفاعکردن لە قانونێکە مەسلحەتی کۆمپرادۆر ئەی با بڕێوە بینێتەوە لەسەر ئەوە شەڕ بکا بە ناوی هەویەی نیشتیمانی و هەویەی کوردایەتی و مەرحەلەی انتقالی و ئەم نەوعاهێنان. عەفوەن ئەگەر نەوتەکە گەڕایە بۆ بەغاو حکوومەتی عێراقی ناردی هەر ئاینەن لەوێش ئاینەن کۆمپرادۆر و ئاینەن سەرمایەدار یانەکەم. عەزیزم ئەبێ شتێک بزانین، حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبا بڕێوە نەکەر هەوڵەیە تەحکومێکی کۆمپرادۆری بە اقتصادی هەرێمی کوردستانەوە بکە، هەوڵەیە بنیەی قانونی هەموو عێراق بەرەو ئەو کۆمپرادۆریەتە بەرێ. من ئەمیسەوەتان بۆ شەرحکەم هەموو عێراقەیە بەرەو ئەوە بەرێ، یعنی ئەمان ڕەس حربەی کۆمپرادۆرێکی جیهانین بە نیەتی تەواو گۆڕینی بنیادی قتاعی نەوت لە عێراق. ئەمە هەدەفیانە و لە پێناوی ئەوە ڕەشوەیان نابە کەسێکی وەکو گاڵبرایت حەقلی نەوتیان نایە لە پێناوی ئەوی یارمەتیان با بەو شکڵە هەزەلەیە کە نووسراوە بتەموو مژاویە کە نووسراوە باسی قتاعی نەوت بکرێ لە دەستورە. ئەمان بەم شکڵە تەعاملەکە یعنی بە ناوی کوردایەتیەوە ناتوانن بێ پێم بڵێ من بە ناوی کوردایەتیەوە قانونی ئیسلاح قانونی تأميمي النوتي عبد الكريم قاسم بو خمس سر وتوش بي قبولت به وكو تشبك بي قبولت به اخر يعني نازم دنيا بشي وانا قرابي كتشب يكسان بي بالراس والراس يكسان بي بتشب ونازانم بلام تصوري من بو تشبون ممكن يجي امانه كابته ببورن زوال شو هاوڕێ هیوا تۆ خوێندنەوە چێ بۆ بەیانامای خۆتی جواب زەمەندامی لە یەکێ لە حیزبەکانی ناویە. لە ڕاستیە لە دەرەوەی ینی لە دەرەوەی حاڵەتی گاڵتەوانە من پێم وایە ینی من مەقال و ینی بە زنجیرە مەقالی دوور و درێژ لەسەر ڕۆلی چەپ لە کوردستان و ئیشکالیەتی چەپ لە کوردستان و خیتابی سیاسی و فکری چەپ لە کوردستان من باسی ناکە یعنی لێرە کاتی ئەوە نیە لە ڕاستیە ینی ئێستا هەموو ئەوانە پرۆژەی کتێبەکەوتەوە بووە هەمووی خوێندنەوەیەکی ڕەخنەگرانەیە بۆ ڕۆڵی چەپ لە کوردستان و لە زمنیشیان ڕەخنەیە لە حزبی خوێندنەوە چییە بۆ بەیاننامە هاوبەشە خوێندنەوە چییە بۆ لە ڕاستیە ئێمە علی سیاسی ئێمە مای من دەمەوێت هەندێ جار تۆ ئەتەوێ وەکو پێشکەشکارێک میوان بەدڵی تۆ قسە بکە میوان لە ڕاستیە بەدڵی تۆ لە ڕاستیدا یەک جۆر لە وەڵام نییە، یعنی تۆ ئەگەر لە خەیاڵی خۆت پرسیارێکەکەی وەڵامەکەشت دا نابێ و
ئەگەر من هەمان وەڵامم نەدایە بێتەوە تو پێوانی وەڵام نەداوەتەوە ئەمە هیچ کارێتەکە لە لای خۆت بەڵام بۆ بەیاننامەکە بام ئەخەت تۆ هیم بکە من بێمە سەر بەیاننامەکە بەیاننامەکە لە ڕاستیە دیسان ئەمە ژۆر وەکو نەوتەکەی لێمەکەن بەیاننامەکە درێژکراوەی ئەم عقلەتی چەپە لە کوردستانە کە لە ڕووی سیاسی و فکریەوە لە ڕاستیە تا ئێستا نەیتوانیوە خیتابێکی هەبێ ئەم خیتابە بتوانێت لە ڕاستیە قاچەکانی لەسەر سربەخۆیی خۆی بێ لە ڕاستیە و ئەم خیتابە لە ڕاستیە لە نەتیجەی خوێندنەوەیەک بێ کە بتوانێت چەپ خۆی بە خاوەنددارێتی ئەم کۆمەلگایە بکە نەک لە ژێر هەیمەنی ئەموو ئەوە و بەشێکی ینی ئێمە خوار ئەم بەیاننامەی چەپ پێویستی بە قسەکردنە ڕەنگە ئەم بەیاننامەیە ئەگەر ئێوە متابعی لە چاولەوانی تر زۆر باشتر بێ لە ڕاستیە یعنی من لەسەر بەشی هەندێک مەواقف و شتیترمە من قسەم کردو و یعنی وتاری دوور و درێژم لەسەر نووسیوە ئەم بەیاننامە لە چاوانی ترە زۆر پێیتە لە ڕاستی ئەگەرەوەی تر ئێمە بە ئەین تەمەشای بکەین بۆیە یعنی قەزیەکەەوە نییە یعنی ئەگەر من حەسر بکرێ مەڵێم بەڕەز جوابی دەمەیان بەسپی من پێم وایە چەپ یعنی تەسەوری من چییە لەسەرەوە من پێم وایە چەپ مێژوویەکی وەکەوەی دکتۆر وتی پڕشنگداری لە هەرێمی کوردستانە هەیە لە ڕاستیە ئێستاش ئەوانەی ڕاستن پێیان شەرمە بڵێن ئێمە هێزی ڕاستڕەوین و ئێستا چەبوون لە واقعی کۆمەلگای ئێمە لە ڕاستیە وەکو هەویەکی شانازی لاتۆ خەڵک فەخری پێ دەکا ئەمەش پەیوەندی بە تێکۆشانی سەدەیەک خەبات و تێکۆشانی چەپە لە کوردستان و لە عێراقا بەڵام پرسیارەکەوەی ئەم چەپە ئەمڕۆ لە ئاس ئەم قۆناغەیە ئەوەی پێی دەوترێ شتێک ئێستا ناوی لێژنەی هاوبەشی کاری چەپە هەر خودی ئەم لێژنەیە ئەمە نوێنەراتی چەپەکە لە ڕاستی من نوێنەراتی چەپ ناکە خۆ ئەم هاوڕێیانە خۆشیان هەرباسیەوە نەکردووە من نوێنەراتی چەپ دەکا و تو محەکە ئەوەیە لە ڕاستی ئەمە زۆر فراوانتر بکرێەوە قەزەکە لەوە گەورەتر بێ بەداخەوە بە سەبەبێک کە بەشێک لە چەپ خۆیەتی یعنی لەو هاوڕێیانە و بەشێک لە واقعەکەیە نەتواندرا ئەوە جێبەجێ بکرێ لێرە ئەمە دەگەین ئەوەی ئێستا ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان تێکەوتووە تەنیا پارتیوێکتر لە ڕاستی بەرپرسیار نین لە ڕاستیە ئێمەمانانی ژوەکوچە بەرپرسیارەتیمان دەکەوێتە سەر هاوڕێژیان خاڵەکانی بەیانەکەت پێچۆن بۆ عەزیزم باوەڕکە کێشەی منەوە منوتم لە ڕاستی لاواز بوو بەیانامەیەکی لاواز بوو لاوازەکەی لە چی لاواز بوو لاوازەکەی لەوایە لە ڕاستیە دەبوو بەڕوونتر قسە لەسەر نەتیجە بکە من پێم وایە یعنی ئێمە بەشێک لە ڕاکانی دکتۆریش لەگەڵ ڕێزم مامەڵە لەگەڵ یعنی قسە یعنی هینەکە نابینی یعنی نەتیجەکە نابینیە کە ئەسبابی جۆراوجۆری هەیە ئەوەی هەرێمی کورد یعنی ئێمە نابێ قسە لەسەر نەتیجە بکەین بە تەسەوڕی من یەکێ لە ئیشکالەتی بەرنامەکەی یعنی ئەو بەرنامەی ئەوەیە و ئەوەی دکتۆریش بە دیوێکی ترە هەمان شتە قسە لەسەر نەتیجە دەکا هۆکارەکەی پەیوەندی بە ناوەخۆی هەرێمی کوردستانەوەیە پەیوەندی بەم بە سیستەمی سیاسی و بە عقلەتی پارتیوێچێتی و بە کەمینەیەکی ئۆلیگاریشیوەیە کە کۆمەلگا بەم شێوازە بڕێوە بن هۆکارە سەرێشەکەی لەوەیە یعنی پەیوەندی بەم دۆخەوەی لە ڕاستیە چ بەشێکی ئەو بەیاننامەیە دەگۆڕی ئەگەر تۆ بنووسایە بەڵێ چ بەشێکی ئەو بەیاننامەیە دەگۆڕی ئەگەر تۆ بنووسایە کام بەشەی بەکەڵک نایە و کام بەشەی بەکەڵکێ یعنی ئێمە ئەگەر ینی ئەگەر دیقەت بدەین لەو قسانەی ئێمە قسە ئەکەین من پێم وایە لای تۆ ڕوونە دەستکاری کامە بەشمە کردووە کامە بەشم باوەڕت بێ ڕوونی عەزیزم وەیلا لێ ناپرسم بەو منطقەی کە ئێمە مامەڵە لەگەڵ با بڵێن دەرئەنجام نەکەین بەڵکو قسە لەسەر جەوهەری بابەتەکە بکەین کەمێن لە ڕاستیە بە وتارێکیش یعنی ڕای خۆن لەو بارەیە وست کە دۆخی هەرێمی کوردستان قەیرانەکە لە ناوەیە لە بەغدایە من پێم وایە بەشی زۆری قەزیەکە لە ناوەخۆی هەرێمی کوردستانەوەیە بۆیە بەشی زۆری بەیاننامەکە دەبوو لەسەر ناوەخۆی هەرێمی کوردستان بێ ناکێرش بێ بۆ بەغدا لە ڕاستیە بەشی زۆری دەبێ پەیوەندی بە ناوەخۆی هەرێمی کوردستان بێ کە پەیوەندی بە بارودۆخە گشتێکەوە هەیە باشە کاکە دکتۆر ئالان دێمە لای جەنابەت یعنی هەنێک لە چاودێرانی سیاسی دەڵێن لەم کاتەیە محکەمەی ئیتیحادی چەند بڕیارێکی داوە زۆربەی بڕیارەکان دژی مەسعود بەرزانی و دژی پارتی دیموکراتی کوردستان بۆ لەم کاتە بۆ نمونە مەسەلەی هەڵبژاردننی وشیار زێباری و لە دوای ئەوە یەکسەر مەجای نەداپی ئەمە وا ڕۆژی چوارشەمەش بڕیارێکی ترەداتەوە لەسەر ئەوەی ئایا جاری دووەم هەڵبژاردنەوە
قانونی نییە تۆ پێ وایە تەوقیتێکی دروستکرا بۆیان یعنی بەشێک هەتا عێراقیەکانیش باوەڕیان وایە ئەم تەوقیتێکی دروستکرا بووە هەموو شتێک لە عێراقا تەوقیتی سیاسی ئەی بابڕێەوە و علاقاتی قیوایی بابڕێەوە شتێکی تازەمان نەوتۆ لێرە ئەمەی کە هەیە محاولەیە بۆ ئەوەی کە جەبهەیەکی ناتەبیعی لە بینی مقتەدە سەدر و پارتیا دروست بووە محاولەیە بۆ بنکۆڵکردنی ئەو جەبهەیە ینی ئەمە خۆی لە خۆیان مەوزوعێکی سیاسی هەنووکەیە بەڵام لە نەتیجا پرسیارەکەی من ئەوەیە جارێکی کە تۆ ئابووری هەرێمی کوردستانت 20 ساڵە بەدەست ئەم شکلی استثماری نەوتەی هەرێمی کوردستانەوە ئەناڵێنێ لە پڕێکە 30 ملیارد دلار قەرزاری ینی نەوەی داهاتووشمانە بێ و قەرزانە باتەوە تۆ ڕات چییە بەرامبەر بە حاڵی ئەم قتاعی ئیدارەکردنی ئەم قتاعی نەوتە کە بەشێکی گەورەی ئابووری هەرێمی کوردستان هاوڕە علی بومبورە من یەک دەمێ مناقەشەیەک بکەم ینی لەگەڵ دکتۆر لەو بۆ منتەقە یعنی لەبەرەوەی ئێمە لە کوردستانە دەسەڵاتێکی تاڵانکەر و گەندەڵ و ئۆلیگارشی و چی خراپە وشەکانی تی ڕیزی کە نامانە ئێمە دەبی بڵێن هەرێمی کوردستان شایستەی ئەوە نییە ئەم دەسەڵاتانی هەبێ پرسیارەکە ئەوەیە دکتۆر من ینی ئەخر ئەم منتەقەی تۆ ئەوایە تۆ بەناوی منەوە قسەمەکە من خۆم لێرەم عەزیزم من خۆم لێرەم گیانەکەم جارێکی کە پێ دەڵێمەوە عەقدەکان پێش قانونەکە ئیمزاکراون یعنی عەقدەکان ئیمزاکران اینجا قانون وەکو وایە قۆبچەیەکت کڕیەوە چی قاتێکی بۆ کڕی باشە لە ئەساسەوە بەنیەتی دەوڵەتبوون و دیموقراتی بوون و نازانم چی ڕووی نایەوە ئەمە هەمووی بریتە لەوەی من دەسم گرتووە بەسەر ئەم منتیقەیە ئەم منتیقەیە نەوتی تایەوە دەرێن مۆی فرۆشە دواتر پیانوتن ئاخر نابێ تۆی نێری بۆ دەرەوەی وڵات کەنارد بۆ دەرەوەی وڵات مشکلات بۆ دروستە بێ پیان دەی باشە هێنینە پەرلەمانەوە پەرلەمانی موافج هەرچێکی بینێ پەنجەکەی خاتە سەر لە لای ئەوان دەریەکەین ئایا ئەم قانونە بەرگەی ئەوە ئاگرێ لە بەردەم بەسیترین محکەمەی دنیا بەپی خۆیەوە ڕابوەستەیان نا مشکلی ئەوان نەبووە بەڵام کاتێکە لوتیانەیە بە لوتی بەردی ئەلحەدەکەوێ کاتێکە کەشتیەکەیان پێی زانراگەیشتە تەکساس خێرا حکوومەتی عراقی لە محکەمەی تەکساس شکاتی لێکردن و قەزەکەیان دۆڕان اینجا ئەزانن یعنی چی کاتێکە ناچارە بن نەوت بفرۆشن نەک یەک تەنکەر بەکرێگرن 6 تەنکەر بێکەوە بەکرێگرن و 6یان بە بەتاڵیە ڕواوێکیان نەوتیتیای لە پێناوی حکوومەتی عراقی نەزانێ لە چه وڵاتێک گیرساوەتەوە بچێشکاتیان لێ بکە ئەمە نەدەوڵەتداریە نەپاراستنی شکۆی میلەتێکە نا اقتصادی سربەخۆی میلەتێکە ئەمە بریتە لە شتێکی زۆر خراپ بێڕێزیەکی گەورەیە بە مستەقبەلی میلەتاکرێ هەموو یەدەکی نەوت لە هەرێمی کوردستان 30 ساڵ بەردەوام ببێ تۆ لە ئێستەوە ئاواهی تاڵانیکەیت چی ئەمێنێتەوە عەزیزم ئەو 15 تێپەڕی مشکلەکە ئەوەیە لەناو ئەم هەموو قسانە لەناو ئەمانە هەمووی تۆ باسی ئەوەیە وەرق مقارنەمان کە بە بەغا ئەکەیەوە مەوزوعمانە عەزیزم باسی ڕاکین ئەمەی کە ئەکرێ تاڵانیە على الأقل لە عێراقا قانونێک هەیە بەس نەوت یعنی بەس پارتی وێچێتی بەس تاڵانیە نەوت کردووە دکتۆر بەس نەوت کردویانە عەزیزم مەوزوعەکەمان نەوتە چاوی چاوم تاڵانیان لەوەوە دەسی پێکرد کە هات نەخوارەوە هەرچی شۆڵ هەیە لە وڵاتەکە بردیان لەوە دەسی پێکرد کە سەدی بێخمەیان فرۆشت من و کاکە عەلی ئاگامان لێ وەرەقەکەمان دیکە ئیمزایان کردووە بە چەند فرۆشتوانە و بە کێش فرۆشتێتی خۆ ئەمە مەوزوعمان نییە ئێستا مەوزوعمان نەوتە چاوی چاوم یعنی لەگەڵ ڕێزما بۆت کە تۆ ئامادە نیت لە ناحیەی سعیکردنەوە بەڕاستی ئامادە نیت لە مەوزوعی نەوتەکە قسە بکەی دەی بۆ مەوزوعی تر بەڵام ئێمە باسی نەوتەکەین کەی باسی شتی ترمان کرد وەڵڵاهی لەگەڵ تا قساکەم بەس ئێستا باسی نەوتەکەین عەزیزم چیت هەیە لەسەر نەوت بیڵێ چاوی چاو ئێستا هاتینەوە دێمەوە سەر پرسیارەکەی خۆم تەوقیتەکە چۆن هەڵەسەنجێن ئەم تەوقیتە لەم کاتەیە 12 ساڵە سکاڵا کراوە جواب نادرێتەوە بەڵام لەم کاتەیە ڕاست سەڵەیە قەرارات گشتی ئاراستەی ئیتجاهێکی سیاسیە کرێت ئەویش وەکو وتمان
مەسلەی هەڵبژاردننی و شارزێباری ڕەتکردنەوەی بە گەندەڵی و دیسان هاتنە پێشەوەی ئەم بابەتەوە بە تەمانە نێبڕیاری تریش بدەن لە ڕۆژانی داهاتوە. ئەمە پێی ناچێت تەوقیتێکی سیاسی بێت، هۆکارێکی سیاسی لە کاریگەری سیاسەتە بێت لەسەر خودی دادگاکە. گیانەکەی من لە بیدایەتەوە بەوە دەستم پێکردوتم بەڵێ هیچ شتێک لە عێراقا بەبێ کاریگەری سیاسی و بەبێ تەوازناتی قیوای غیرە قانونی ناڕوا بڕێەوە. ئەمە نیقاشەکەی کۆتایی هات. پرسیارەکە ئەوەیە سەرڕای ئەوە ناشقەی ناکە ئەگەر دادگا تەسیراتی سیاسی هەبێ لەسەری قرارەکەی چی دەگەێنێت؟ گیانەکەم تۆ لە نەتیجا ئەگەر ئەتەیە بە قانونی دەولی ئەگەر ئەتەیە لە محکەمەکەی تەکساسا بتوانی دیفاع لەو تەنکەرە نەوتە بکەی ئەبێ لە چوارچێوەی قانون ناموناقەشەی ئەوان بکەی بڵێ ئەم قانونە ئەمە غەڵەتەکەیەتی ئەمە باشەکەیەتی ئەمە ڕاستەکەیەتی ئەم قەرارەی محکەمە ئەمە غەڵەتەکەیەتی ئەمە باشەکەیەتی وەکو محامێ بەڵێ قەزەکە قانونی بێ لێرەیە بگیانەکەم باسەکەم عەزیزم بەبورە مامە هیوا با تەواوی فەرموو. کاتێک کە محامیەکانی هەرێمی کوردستانیان ناڵێن لەبەرەوەی ئێوە هینە ڕقتان لێمانەوە ئێوە عەرەبن و ئێمە کوردین لەسەرەوە قسە ناکە چکە لە محکەمە گوێ لەو قسانە ناگرن عەزیزم. محکەمە ئەڵێ پێم بڵێ ممرافعەی قانونیت چییە؟ چی ئەڵێ بە قانون؟ مەسەلەن بۆ نمونە محامی هەزەلیەکانی هەرێمی کوردستان لەبەردەم محکەمەی عولیا ئەڵێ وەڵا ئێمە بە مادەیەک لە قانونەکەی خۆمانە کاری قوانینەکانی تری عێراقمان هەموو ئیلغا کردوەوە. ئەمە تەلەبەیەکی قانون تەلەبەیەکی پۆلیەکی قانون بێنە ئەو قسەیە بکە مامۆساکەی سفریاتێ عەزیزم. یعنی قسەیەکە ڕووی مەجلیسی نییە چونکە تۆ مدیری دائرەیەکی ناتوانانی قەراری وەزیرێک هەڵۆشێنیتەوە تەواو ئەمە نیقاشی تیانە. یعنی من مەبەستمەوەی بڵێم ناچاریت لە چوارچێوەی قانون قسە بکەیت چونکە لە چوارچێوەی قانون ئازەرت بە اقتصادی وڵاتەکەت گیانەوە لە چوارچێوەی قانون کولی بەرمیلێ $10 کەمترە فرۆشی لە چوارچێوەی قانون $5 لە کولی زیاتر لە $5 ئەی بە تورکیا بەخت و خۆڕایی لە چوارچێوەی قانون ئەمانە هەموویەکەی عەزیزم لە چوارچێوەی مشکلە قانونیەکان تا عفو مادەم مشکلەکەت قانونیە وەرە نقاشی قانونی بکەین چکە سپین حزبەکانی هەرێمی کوردستان پێ دەڵێن وەرە خۆت بەکوش بە لە پێناوی ئەم قانونامان. آخر ئەبێ بزانم کاکی من دیفاع ئەتوانم لە چیان بکەم خۆ مۆزوعەکە بەس حکومەتی بەغا نییە. مۆزوعەکە ئەوەیە وەکو پێم وتی تۆ نەوت ئەفرۆشی لە کوردستانە هەمووی سەرف ناکەی ئەیبێ لە دەرەوەی فرۆشی کە برتە دەرەوە ئەبێ شەهادەی منشەت پێبێ کە شەهادەی منشەکەی تۆ نەی خوارد مشکلەیەکی گەورە بۆ خۆ دەخۆڵکەن وەکو ئێستا قوڵقانوتە لە کولی بەرمیلێکی نەوت نیوەی پارەکەت ئەڕوا جگەلەوەی کە یەی بە شەریکاتی نەوت و جگە لەو گەندەڵیە پرسیارێک یعنی ئێمە خەڵکی ئەم منتقەی نەزانین بەڵام کەس هیچ دەوڵەتێ شادەی مەشەت ناداتێ بۆ نەوت فرۆشتن. آخر گیانەکەم لەکوێوە ئەو قسەیەکەی یعنی بۆ نمونە لە بیدایەتی هاتنی ئومم متحیدە بۆ عێراق و هێنا يعني لبر أويك عمار الحكيم أيوز بناوي عراق ونود بفروشه بالرشوة لأمم متحدة وشهادة منشأ إدار كردوك إما أمم متحدة وكو هيزي إدارة دري عراق رأين بعمار الحكيم بناوي حكومة عراقية ونود بفروشه يعني لهموش شوينيك لبناوي أوي سيري موضوعك بقوري بك حولك هيب ومحاربة كردني أويك بيلن يعني قواي غرب بابلين جهاني غرب بيلن إرهاب حولك بو وشكردني منبعكاني إرهاب كاتك تو نوت خيت بازار وبي بزانن أما أصلي كامية وكي صاحبتي وشون جيشتو تدستو شون يفروشي يعني أجر بيرتان بيه لأخبار ما ويك لما بيش طراديكي أمريكي قوتيكي أمريكي فلاماري باخريكي يلا ناو بحركة جروبيكي شكداري هين ناردبيان بيفروشن لیبیای کە شەڕی ناوخۆیتیایە مەبەستەکەی من ئەوەیە بڵێم شەهادەی منشە کێ پێی وتی مهم نییە ئەی لەسەر چی قەزیەکە دۆڕان لە هین لە تەکساس عەزیزم لە سەر چی ناچار بووی دوای ئەوەی قەزیەکە دۆڕان بەدزیەوە باخرەکە دیزە بە دەرخۆن کەیت و بیشاریتەوە بۆی قەزیەکە کۆتایی پێبێ یعنی بە منهجی زعیم مافیا تعامل کەی لە پێناوی نەوتەکەت بگەێنی بە ئیسرائیل ئەمانە هەمووی مەشاکلی زۆر گەورن تۆ وەکو چەپێک قسەت نەبێ لەسەر ئەمانە مشکلەیەکی گەورەت هەیە لە چەپبوون تا عەزیزم
دێمە بۆ لات تاوڕێ هیوای هاوڕێ ئالان کاکیوە هەمان پرسیارە ڕاستی تۆشەکەم تەوقیتەکە ئێستا دەڵێن ئەم تەوقیتە دروست کراوە وەکو وتم چەند بڕیارێک هەمووی دادگای فیدرال عێراق اتحادی دەیدات هەمووی بە یەک ئاراستەی سیاسی دەڕوات وە تۆ وەکو یاسا ناسێک چۆن سەیری ئەمە دەکەیت لە ڕووی یاساییەوە؟ هاوڕانم پێ بەڵێن علی سیاسی ئەگەر کامێراکەت دڵێن لە زاویەی کامێراکەت لە ناوەڕاستی نیت دەڵێن نامەمان بۆ نردووە ئەگەدارنی ئەگەر کامێراکە چاک بکەی بە زۆر باشە بگەرە بۆیە تەوقیتەکە لە ڕاستیە لە لای من تەوقیتەکە پێش ئەوەی تەوقیتێکی قانونی بێ تەوقیتێکی سیاسیە پێش ئەوەی پەیوەندی بە عەدالەتی قانونەوە بێ پەیوەندی بە کۆی تابلۆکەوەیە لە ڕاستیە تەبەن ئێمە لە بەردەم لەم بەرنمەیە دوو جۆر لە قسەکردن دەتوانین قسە بکەین ئێمە لەو حەیەکمان لەبەردەستە دەتوانین تەنیا گۆشەیەکی لەو حەکە لە ڕووی قانونیەوە وەکو قانونیە قسە بکەین لە ڕاستیە ئەو وەختە تو لەم بەرنمەیە یعنی ئێستا هیچ پێویست بەوە نییە وەکو یعنی ریاضیات دەڵێن 1+1 دەکا یەک و نەتیجەیەک و بەبێ سەر ئێشە تەواوی لی دەرەچین ئەگەر لە ڕاستی بتوانین کۆی لەو حەکە بتوانین یعنی بمانێت کۆی لەو حەکە ببین و بخوێنینەوە جگە لە بەعدی قانونی لە ڕاستیە پەیوەندی بە بەعدی سیاسی بە بەعدی اقتصادی بڵانسی هێز بەرژەوەندی هێزەکان و ئەو ڕیزبەندە سیاسی کە لە عێراق و لە کوردستانەوەیە تابلۆکە تەواو دەکا و کاریگەری خۆیە تەوقیتەکە بەوەیە کە لە ڕاستیە ئەم برادرانە لێرە ویستیان یاریەکیان کرد یعنی پێیان وابوو غڕ یعنی بە تایبەتی پارتی غڕر واگرتە بووی کە چەند ڕێژەی کورسیەکانی ئەو لە پەرلەمانی عێراقا ڕێژەی کورسیەکانی جیاواز بوو لەگەڵ ڕێژەی لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر پێی وابوو ئیتیفاقی کرد کە سەرکەوت بۆ برنەوەی جێگیری سەرۆکی پەرلەمانە ئەو جارە دەتوانێت جێگیری ینی سەرۆ کۆماریش بباتن ئیتیفاقێک لەگەڵ ئەو بکاتن ئەم جارە بابەتی غازیش بەکاربێنێ بۆ مەسلحەتی سیاسی خۆی وەکو لە چوارچێوە ئەجندایەتی و بەشێکی تریشی لە ڕاستی وەکو باسم کرد هەرێمی کوردستان ئەمە یەکەم وێزگە نییە ڕوبەڕووی گەڕانەوە دەبێ یعنی من ساڵونیە پێش ئێستا 2 ساڵ باز دەوە دەکەم دەڵێم یعنی هەرێمی کوردستان چۆن گەڕاوەتەوە مربعی یەکەم ئەم پاشەکشەی هەرێمی کوردستان هەنگاوێک نییە لەلای من پێشەوەی من لە ڕاستی وەکو قانونیە قسە بکەم من قسە لەسەر باری ماتریالی و واقعی کۆمەلگاکە دەکەم من خۆم بەکارێبستم لە یاسا هەیە لە ڕاستی ئەگەر بە منطقی یاسا قسە بکەم دەزانم یعنی قەزێکە دیوە قانونیەکەی چییە بەڵام بۆ من وەکومی دکتۆر وتی بۆ من وەکو چەپێک ئایا لە منتەقەیەکی مجەڕەتی قانونیەوە سەری ئەم بابەتە بکەم من پێم وە ئەگەر ئەوەی دکتۆر دەڵێ من وا قسە بکەم ینی تێگەیشتێکی چەپانە بۆ بابەتەکە لە ڕاستیە لە کەدارە بێ من وابی دەکەمەوە ڕەنگە هەڵە بم ڕەنگەوەی دکتۆر ڕاست بێ بەزەوە تێگەیشتنی منە یعنی من وابی دەکەمەوە تۆ ئەبێ کۆی تابلۆکە ببینی بۆ ئەم پرسیارەی ئاوڕعلی کردی کە لە جێگای خۆیەتی بەشێکی ترێ لە دیمەنەکە باشە بۆ 10 ساڵە ئەم قەزیە هەڵگیراوە ئێستا ئەم تەوقیتە لە ئێستاە بەکاردەێنرێ بۆچی دوای ئەوەی هەرێمی کوردستان هەنگاوی تر ڕوبەڕووی پاشەکشە دەبێتەوە بۆچی دوای ئەوەی هەرێمی کوردستان لە ناوەخۆ تووشی کۆمەڵێک ئەزمەی تر بووە بۆچی دوای ئەوەی پارتیویەکێتی وازیان لە قەزی کوردستانی هێناوە لە بەغا خەریکی جیرفانی خۆیان و خەریکی حزبەکانی ناو حزبەکانیشیان خەریکی بنەماڵەکانی خۆیانن بۆچی بەغام تەوقیتە لەبژێری ئەمە وەڵامەکە یعنی من پێم وایە لەو وەڵامە ڕۆنتر تەمان ئیشی ئەمە ئەوە نییە من یعنی ئەم بابەتی ئەم گفتوگۆیەوە نییە من بە دڵی دکتۆر ئالان قسە بکەمیان بە علی سیاسی بە دڵی من قسە بکە لە ڕاستیە بابەتەکە ئەوەیە ئێمە لە دیدی خۆمان چۆن ئێمە کۆی تابلۆکە دەبینین لای من تابلۆکە بەم شێوازەیە ئەم ڕووداوە لە لای من بەستراوەتەوە بە کۆمەڵێک ڕووداوی تر کە پەیوەندی بە بارودۆخی کوردستان و هەڵومەرجی عێراق و ناوچەکە و تەنانەت ئەو ڕیزبەندە سیاسی کە ئێستا ئەگەری هەیە دروست بێ تەنانەت دابڕاونێ لە بابەتی ئۆکرانیاش لە ڕاستیە کە خۆی دکتۆر لە ماوەیە بابەتێکی لەسەر ئەم مەسەلەیە نووسی بوو من پێم وە ئەگەر ئێمە بمانەیە بابەتەکە ببینین دەبێت ئاوا ببینین ئەگەر قەزیەکە لەسەر ئەوە بێ جگە لە تەوقیتەکە پێم بڵێیت بەڵێ بە نەخێر ئێمە مامەڵە لەگەر ئەم پرسە بکەیت من پێم وایە ناتوانین دیوی ئەم دیوی پرسەکە ببینین
تەنیا وەکو دوو یاسا ناسێک دێن شەرحێکی قانونی بۆ بینەرانەکەین و ئەمە ئەرکەکە زۆر ئاسانە لە ڕاستیە ئەو وەختە من داهاتم بنودەکانی ئاسانش بگریت ئەستۆ لە پاڵەوانەی کرا ئەمە ئەو ئەرکەش بگریتە ئەستۆ عزیزم لە پاڵەوانی کە یعنی لە پاڵەوەی کەوتت ئەو ئەرکەش ببینە بزانین چێڵێ بۆی ئەوە ببینین کاکی من بەڵام کاک مامۆستا ئالان بابەتێ قسێکەیە ئەڵێت یاسا وەختێک یاسایەکی باش دەبێت کە عەدالەتی لەگەڵا بێت ئەگەر یاسا عەدالەتی لەگەڵا نەبوو باش وەکو یاسا ئێخۆێستا لە ئەمریکای بۆ نمونە یاسای هەڵبژاردننی ئەمریکا عەدالەتە یاسایە بەڵام عەدالەتە تاوەکە یعنی تۆ لە وڵاتێکە کە با بڵێن لە عەسری حەدیث با بڵێن مناقەشاکەین لە عەسری حەدیثە بوونی یاسا و نەبوونی یاسایی بوونی بابەتێک و نەبوونی لەلاتەوە مەوزوع نەبێ مشکلەیەکی گەورەیە گیانەکەم یعنی لە پێشە ینی خەباتکردن بۆ چاکردنی حاڵی خەڵک بۆ خۆشگوزەرانی خەڵک بۆ عەدالەتی کۆمەڵایەتی لە پێشا پێویستی بە تەسبیتکردنی قوانین هەیە پێویستی بەوە هەیە دەوڵەتێکت هەبێ گیانەکەم دەتوو مەجالم بە قسە بکەم پێویستت بەوەیە دەوڵەتێک دروست ببێ لەسەر بنەمای حەقی تاک لەسەر بنەمای ئەوەی کە تاکەکان بە شکلێکی ئازادانە و بە شێوەیەکی بەردەوام بتوانن دەربڕی ڕای سیاسی خۆیان بنی لە ئاخری واتە بنیەیەکی قانونیت ئەوێ بۆ ئەوەی کە بتوانی خەباتی تیا بکەیت چونکە ئەگەر بنیەیەکی قانونی بەلاتەوە مهم نەبێ ینی گەڕاویتە تۆ چاخە تاریکەکان عزیزم مهمە بەڵام ئەگەر عادل نەبوو چیەکەیت باش عادل نەبوو هەوڵی گۆڕینی چاوی چاو با نمونەیەک لەسەر ئەوە بێن مۆچۆن بنیەی قانونی چەندێک مهمە لە مەوزوعەکە ئێمە کورد شۆڕشێکی هەیە بە ناوی شۆڕشی ئەیلولەوە وانە شۆڕشی ئەیلول ئەتوانی باسیەوە بکەی تەوازوناتی قیوای دەولی ئەتوانی باسیەوە بکەی بڵێ شوناسی کورد لە خەتەرا بۆ توانێن واوەشکاڵ شتیکە بڵێ بەڵام کاتێکە باسی جەوهەری ئەوەی کە ئەم شەڕە چۆن دەستی پێکرد ئەکەی ناتوانی باسیەوە نەکەی ئەمانەی کە دەستیان پێکرد خەڵکێک بوون کە ڕقیان لە قانونی ئیسلاحی زراعی بوو ڕقیان لەوە بوو زەوی بەسەر جوتیارە تەوزیع ناتوانی لێەوە دەست پێ نەکەی بۆ چەپەکان قانونێکی عادل بووە باڵێ یعنی لەوێەوە دەست پێەکەی ئەڵێ ئەمانە ویستیان ینی بەدیلێکی قانونیان پێ نەبوو بۆ قانونی ئیسلاح زراعی ئەیانویست ناقانون بەردەوام بێ یعنی منطقی قووەت بەردەوام بێ من ینی یەکێک لە ئاغاکانی منطقەی پشدەر پیان وتیان بۆ ئەرزەکان تاپۆ ناکەی بەناوی خۆتەوە وتی تاپۆ چییە وتیان ئەم وەرەقەیە هێنایان بووی وتی ئادەی بۆم بنە ئەو دوورەوە بۆیان بردە دوورەوە وتی بڕنەوەکەشم بنێ بڕنەوەکەیان نایە و لە دوورەوە فیشەکێکی پێوەنا وتی کەی من ئەمەم لە دەست چوو یعنی بڕنەوەکەم لە دەست چوو بە ئەوەشم لە دەست بچێت ئێمە تعامل لەگەڵ ئەم نەوعا ئەحزابی سیاسیاکەین عزیزم یعنی مشکلەی ئەوەیە کە ئێوێ هەموو شتێک بما فيهم توزيع ثروت لە ڕێگەی علاقاتی قووەی صرفەوە بێ نەک لە ڕێگەی قانونێک کە تعبیر لە قووەی صرف بکە نە لە ڕێگەی قووەی صرفەوە ڕۆ ئەمڕۆ من چەکم بەدەستەوە شەقەوە شێنم کەواتە شتێکە هی منە سبەینێ شەقم نەما بۆ تۆ ئەم منطقە ئەیانەوە بجوڵێنەوە ئامادەی تۆ خۆت لە پێناوی ئەم بۆ بە کوشت بی یان نا ئەو پرسیارەکەی وەختێکی کەممان ماوە بۆ بەرنامەکە آخر پرسیارتان یەکەم ئەویش ئەوەیە ئایا ئەم بڕیارە یعنی وا ئایا ئەم بڕیارە وای لێک ئەدەنەوە پەیوەندی دەسەڵاتدارانی کوردستان پەیوەندی بە چارەنووسی مانەوەی هەرێمی کوردستانەوە هەیە یعنی وای لێک ئەدەنەوە ئەوەی کە نەیاری دەربڕێ بۆ ئەم بڕیارە یعنی نەیارە بۆ قواری هەرێمی کوردستان چۆن ئەمە لێکەدەنەوە بە کورتی دکتۆر یەک نمونەی بەسیتت بۆیانمەوە شتێک کە من و تۆ باشمان بیرە کاتێک کە کەشف بوو سەدی بێخمەیان فرۆشتووە بیرە دیایە وتیان چی باش لەبیرم نایە با من لێ بخەمەوە وتیان ئەوە لە پێناوی ئەمنی قەومی کوردستان ئافرۆشتومانە سەدی بێخمە دەریاچەیەکی دروستە کرد سۆران و بادینانی لە یەک جیا کردەوە ئێمەش ناهێڵین ئەو جیاکاریە لە نێوان کووردا دروست بێ ئەوە شوناسی میلەتەکەمانە پارێزین لە پێناوی ئەوە سەدی بێخمان فرۆشت ئەگەر لیان گەڕیت ئەبە و نەوعە مناقەشەی یاسا و بەو نەوعە مناقەشەی مافی یاسایی میلەتێکت لەگەڵاکەن ئەمانە
کۆمپرادۆرن حەزیان لەوەیە لە ڕێگەی با بڵێن فەرزکردنی هێزی صرف نەک با بڵێن لە هەموو وڵاتێکی هینا دیموکراتی دنیا هێز هەیە و احتیکاری هێزیش هەیە لەلایەن دەوڵەتەوەی ئەمان باسیەکەین احتیکار نییە لە چوارچێوەی یاسا لە دەرەوەی یاسا لە دەرەوەی دەوڵەت هێز بەکارهێنان ئەمان ئەوەیانەوێ تۆ ئامادەی لە پێناوی ئەوە بە ناوی ئەوەی ئەما یەکسانە بە پاراستنی تەجروبەی هەرێمی کوردستان شەڕکەی ئەگەر شەڕەکەی لە پێناوی پاراستنی حەقەکانیان یاخوا پیرۆزت بێ بەڵام اعتیماد مەکەرە سەر من شەڕ لەگەڵام کاکیوا پەیامی تۆ وەڵامی تۆ بەم پرسیارە چیە ئایا یعنی دژایەتیکردنی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی یان دادگای ئیتیحادی یەکسانە بە ڕەتکردنەوەی باوەڕبوون بە قەواری هەرێمی کوردستان نازانم ئەگەر سیارەکە وا گەیشت بێتە من یعنی من پێم وایە ئەم مەسەلەی ئەو خەڵکانەی کە ئێستا وای لێ هاتووە بەشێک لە خەڵک لە نەتیجەی با بڵێن بێزاریان لە دەسەڵات لە کوردستان لە نەتیجەی ڕقیان لە کوردستان هەندێک لە خەڵک ئێستا تەنانەت پێی وایە ئێمە سەردەمانێک تەسەوڕێکی وا دەکرا کە پێویستە موچەی خەڵکی کوردستان لە حکوومەت بسەندرێتەوە و لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە بدرێتن لەم لاوە قسەیشتر دەکرا دەسەڵاتیشتر یعنی وەک وابێ ئەم خەیاڵەوە بێ ئەگەر ئەمانە یعنی لە پارتی وێشێتی سندرایەوە حکومە یعنی لە بەغا دنیا شامی شەریفە و هەموو شت گۆڕانکاری بەسەرارێ من پێم وایە ئەم عقلیەتە یعنی ئینفعالە و عقلەتێکی سیاسی نییە هەرێمی کوردستان لە ڕاستیە پێشەوەی ئەم بڕیارە خەتەر بێ لەسەر هەرێمی کوردستان پێشەوەی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی خەتەر بێ لەسەر کوردستان نەبوونی ژێرخانێکی ئابووری لە کوردستانە خەتەرە نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی خەتەرە نەبوونی دەسەڵاتێک کە یعنی هاوڵاتی بە دەسەڵاتی خۆی بزانێ من پێم وایە ئەمە خەتەری گەورەی ڕاستەقینە لە ناوەخۆی کوردستانە لە ڕاستی جارشتر من و باسیەوە دەکەم پێش ئەوەی لە دەرەوەی کوردستان بێ ئەمڕۆ تەبعەن دابەشبوونێک دروست بووە یعنی بارودۆخێک دروست بووە کە ئاسان نییە ئێمە بتوانین دیوی ئەو دیوی ڕووداوەکە ببینین و بتوانین لە ڕاستیە قسە لەسەر جەوهری کێشەکان بکەن کە ئەویش پەیوەندی بە ناوەخۆی کوردستانەوەیە چۆن سەردەمانێک ئەوان تەسەوڕێکیان وا هەبوو کە ڕیفراندۆم ئەنجام درا خەڵکیان تەخوینە کرد دەیامد ئەوەی کە دژی ڕیفراندۆم بێ دژی خەڵکی کوردستانە تەنانەت هەندێک بەم ئاسە ڕۆیشت بن پێویست ئەمانە ئاوت بکرێن ئەمانە دەربکرێن لە کوردستانە ئەمانە وەکو خیانەی نیشتیمانی وەسف بکرێتن یعنی ئەم تەسەوڕەکە لە ڕاستیە تەخوینکردنی خەڵکی کوردستان لەلایەن ئەم هێزەواڵە دەسانەوە مێژوەکەی هەر ئەمڕۆ نیە لە ڕاستیە مێژوێکی دوور و درێژی هەیە بەڵام لە پاڵ ئەوەی ئێستا ئێمە دەیبین سەر ڕای ئەو ڕاگەاندنی بەدەستەوەیە کە بەم نەوتە ئەم ڕاگەاندنە بەڕێوە دەچێت حکوومەتی بەدەستەوەیە دەسەڵاتی هەیە هێزی پێشمەرگەی بەدەستەوە فەزای گشتی دەبینین ئێستا فەزایەکە لە ڕاستیە لە دەست هێزە کۆمەڵایەتیەکانەوەیە و ئێستا لە سوسیال میدیا و لە ناوجادە و لە شوێنی گشتی قسە بکە دەزانی خەڵک چۆن قسەکە وای دەزانی خەڵک چۆن بیرەکاتەوە ئێستا ئەوەی بەمانە گرامشیەکەی ئەوەی پێی دەوترێ هەیمەنەی خەڵک لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ ئەم هەیمەنەیە دروستە بێ بەڵام ئێمە چۆن دەتوانین لە داهاتووە بەدیلێک بۆ ئەم بارودۆخە دروست بکەین بۆ ئەوەی کێشەی تر و قەیرانی تر ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە من پێم وایە ئەمە پرسیارە گەورەکەیە و بەردەوامبوونی ئەم قەیرانەش پەیوەندی بەوەیە کە تا بە ئێستا لە ڕاستیە نەچەپ و نە لایەنەکانی ترش نەیانتوانیوە بەدیلێک بەرامبەر ئەوانە تەرح بکەن ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان و هەر ئەمەشە لە ڕاستیە سەبەبی مانەوەی ئەوان و سەبەبی بەردەوامبوونی قەیرانەکان لە هەرێمی کوردستان و لە ئاخیر بەرنامەکەەوە بڵێم من هیوادارم یعنی ئەم ڕاجیاوازی ئێمە بەدڵێکی فراوان وەری بگرین من چۆن ئەم ڕایەی دکتۆرم قبوڵە کە ئەوەی خۆی وتی لە ڕاستیە دکتۆریش ئەوەی منی قبول بێ کە ئەگەر جیاوازیش بم من نامێ بڵێم ئێمە لەیەکە چین من نامێ بڵێم من وەکو دکتۆر قسەم کردیان دکتۆر وەکو من قسەی کرد لە ڕاستیە بەڵکو دەی بڵێم لەنەتی ئەم هەمیشە دەبێت سپیسێک بهێڵینەوە و باوەڕمان بە فەزایەکی کراوە هەبیە کە ئێمە بەمتمانەوە لە ڕاستی ئەم مناقەشەیە بکەین بۆی بگەین بە گیانەکەم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان
بەرەو شەڕ بردیتی لەگەڵ عێراقا لەسەر عەقدەکان ئەیکەی؟ ئێمە لە ڕاستیە هیچ کاتێک من پێم وایە من کاتی خۆی وتم خەڵکی کوردستان ئەگەر ڕێفراندۆمی کردوتم ئەم ڕێفراندۆمە لە سایەی دەسەڵاتی حکوومەتی یاریمی کوردستان بێ وتم ئەمە شکست دێنێ دەبێت چەپ خۆی خاوەنی ئەم قەزیە بێ خۆی کار بۆ سەر بەخۆی بکە بۆ هەر پرسێک من لەگە خەڵکی کوردستان شەڕی کوردستانەکەم ڕۆژە لە ڕۆژان مێژوی من دیار لە ڕاستی دکتۆر با پرسیارەکەەوە نەکەین مێژووی تێکۆشان و ململانی من لەگەر ئەم دەسەڵاتە دیارە من یعنی بەم منطقە قسە لەسەر نەکەم یعنی شوێنی تێکۆشانی من ناو خەڵکی کوردستانە والله ما بەسم کردن لە خەڵکانەدان نەبوو لە تێکۆشانت عەزیزم شەڕەکەیت بۆیان من شەڕ لەگە خەڵکی کوردستان بۆ داکۆچی لە خەڵکی کوردستان نەکەم شەڕ لە شانی پارتی و شەڕ لە شانی یەکێتی و پارتی و حکوومەت یاریمی کوردستان ناکەم یعنی لە زمانی شۆڕشی گوڵان نبووی تا شەڕ دەکرد دژی ئیسلاح زراعی دکتۆر وەڵامەکە ڕوونە من پێوا چۆن من پێم وتی وەڵامەکە لای من ڕوون نییە بەڵام هیوادارم لای گوێگرەکانی تر ڕوون بێت ببورن بەڵام دکتۆر پرسیارێکەیە مەسەلەی عەقدی نەوت لە ئاستی تەقەدومێت و پێشکەوتنخوازی لە ئاستی ئیسلاح زراعیان نییە گیان یەکێکە لە خەتەرترین یەکێکە لە مەترسیدارە بەڵام لە ئاستی بزتنەوەیەکی کۆمەڵایەتی جەماوەری گەورە بۆ دابەشکردنی زەوی و ئاغایەتی ڕاماڵەیەکی جەماوەری گەورە خاوەنی قانونی 1961 بۆ عەزیزم چۆن دڵت دێواڵی وەک چەپێک من ئەڵێم تەقەدومی بووی بابێ مەسەر بابەتەکەی تر ئەویشەوەیە لەیانەوە بڕوخێنن عەزیزم یانەوە بڕوخێنن وەکو چەپێکەڵی چی بڕوخێنن ئەیانەوێ ئەو منطقی قانونی 1961 بڕوخێنن ئەرچی ببوورە ئەرچی نێچیر و بەرهەم و قوباد و نازامکێ و چێ لە عێراقا چی بووە هەموو شتێکیان ڕوخاندووە هیچیان نێشتێتەوە وەکو چەپ ڕات چییە عەزیزم من ئەو پرسیارەکەمە لێتان لە من بۆکەی من بەرنامە پێشەکەم لە کۆتاییدا یەکی ئەگەر قسێکتان نابێنەتان کردێت دکتۆر ئەگەر بیکەیت لە ماوەی 2 دقەدا لە ماوەی 2 دقامێ ینی هەڵ بەم کەمتریش جوابی ئەو منطقە بە مۆکاڵێ ئەم قانونە قابلی تطبیق نییە چونکە معنای وایە ئەنواع وەشکاڵ شروطی جەزائیمان نەکەوێتە سەرەوە شەریکاتی زۆر گەورن و سەر بە دەوڵەتی زۆر گەورن ئەگەر بین بڵێن عەقدەکانتان قانونی نییە دوایی تووشی مەشاکلی مالی زۆر گەورەمانەکە ئەمانە ئەسڵ و ئەساسی نییە چونکە کاتێک کە تۆ بەم شەریکاتانە تۆت عەقدەکانت قابلی ئەوە نییە لە بەردەم هیچ محکەمەیەکی عێراقیە لێت قبوڵ بکرێت ئەوە بۆ خۆی پشتشکانێکە بۆیان دوو هەمان کاتێک کە تۆ ینی ئەوان ناتوانن بچین یەخەی حکوومەتی عێراقی بگرن بڵێن وەکو چۆن یەخەی هەرێمیان گرت بڵێن کوانێ قەرەبوومان چونکە حکوومەتی عێراقی عەقدی لەگەڵا نەکردوون ئێمە ئەم قەراری محکەمەی فیدرالیە هەلێکی زۆر گەورەیە بەدەستمانەوە بۆ ئەوەی ئەو عەقدانە هەڵوەشێنینەوە عەقدانی کە خەریکامانکا بە کۆیلەی ئەو شەریکاتانە زۆر سپاس بۆ تۆش کاکی واگەر لە ڕاستی من زۆر بە کورتی من پێم وایە ئەم عەقدانە یعنی ئەم یاسایە قابل بە جێبەجێ نەکردنە لە هەرێمی کوردستانە قابل بە مەساڵح و پەیوەندی ئەم خەمەی ئێستا کە دکتۆر ئانان هەیەی بۆی جێبەجێ بکرێ قابل بەوەیە بە یەک گڕی دانووسان و گۆڕانکاری نەتیجەی بەرژەوەندی هێزی متەنەفیز لە عێراقا ئەم یاسایە جێبەجێ نەکرێ و خودی کارکردن بۆ گۆڕانکاری لە عەقدی نەوت کە لە ڕاستیە ئێمە کۆبنەوە و دانیشتن و نووسین و زۆرمان لەسەریداوە کە خودی یاسای نەوت پێویستی بە گۆڕانکاریانە ئەگەر بمانێ گۆڕانکاری لە کوردستان بکەین دەبێت لە ناوە خۆی کوردستان بکەین بە پاپشتی خەڵکی کوردستان بکەین نەک پێمەوابی لە ڕێگای دادگای ئیتیحادی و لە ڕێگای بەغدا ئێمە دەتوانین گۆڕانکاری لە هەرێمی کوردستان بکەین و لە ڕاستیە دەمێکە ئەم عەقدانە لە هەرێمی کوردستان عەقدی فرۆشتنی خاچی کوردستان بووە هەر تەنانەت نەک یاسای نەوت و غاز یاسایی وەبەرهێنان کە کاتی خۆی سێ هاوڕێی ئێمە 34 ئەندامی پەرلەمان لەگەڵی لە پەرلەمانی کوردستان دژایەتیان کرد ئەو وەختە خەڵکی کوردستان باوەڕی نەکرد پێمان وت یاسای وەبەرهێنان فرۆشتنی هەرێمی کوردستانە بۆ سەرمایه‌داران لەگەڵ سەرمایه‌دارانی دەرەشی لە ڕاستیە
هێز ئەو یعنی ئەوی پێ دەوترێ زۆری نەو کەمینە لە پەرلەمانە لە دەست برادرانی ئێمە نەبوو بە مشکلی لێکەوتەوە بۆیە ئەمە پێشەوەی دیوی یاسایی و قانونی هەبێ دیوە سیاسەکەی هەبی و من تەسەوڕم وایە لە ڕاستیە جێبەجێکردن و جێبەجێ نەکردنی پەیوەندی بە هێزەکەیەوە نییە کە دادگای ئیتیحادی دەری کردووە پەیوەندی بە بەرژەوەندی هێزەکانە کە لە حکوومەتی داهاتووی عێراقا ئێمە دەیبینین ئەو وەختە لە ڕاستی دەکرێت من و دکتۆر بەرنامەیەش تریش بکەین و قسەی زیاتریش لەم بارەیە بکەین و گەلک سوپاس لە کۆتاییدا زۆر سپاس بۆ دکتۆر ئالان ممتاز نووری زۆر سپاس بۆ هاوڕێ هیوا عومەر نووسەر و ڕۆژنامەوان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون بە هیوایدار لە بەرنامەیەکی کەناڵی هیوا کاتێکی خۆش هاوڕێیان کاتێکی خۆش